بەڵێ بینەرانی بەڕێزی HD تەلەڤیزۆنی HD میدیا گەڕیان بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان 94.1 من ئەمڕۆ لەبری هونەرمەندی کۆمیدیا لەبری هونەرمەندی خۆشەویست کاک سامان حاجی سامان لە بەرنامەی هەلە و حاجی هاتمە خزمەتان لێرەوە ئەمەوێ لە خوای گەورە داواکارم خوا شفای خێری بۆ بنێرێ بەداخەوە کاک سامان تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بووە بە هیوای ئەوەی ئیشەڵات چاک بێتەوە لێرەوە بەناوی ڕادیۆی میلی گەڕیان و ستافی تەلەڤیزۆنی HD گەڕیان لە خوای گەورە داواکارین خوا شفای بەخێر بۆ کاکە سامان بنێرێ من حەزم کرد بەرنامەکەی کاک سامان نەوەستێ لەبری جەنابیان کە کاک جەزا داوای لێ کردم لەگەڵ کاک بورهان وانە وتیان با بەرنامەکەی 2 هەفتەیە وەستاوە نەوەستێ بە خۆشحاڵیەوە من حەدیەوەم نییە لە جێگەی جەناب بم چکە من ناتوانم جێگەی جەناب بگرمەوە تۆ هونەرمەندێکی سەرکەوتو هونەرمەندێکی کۆمیدیت بەڵام داوای لێبردن لە جەناب دەکەم بە خۆشحاڵیەوە فەخری پێواکەم کە لەبری جەناب ئەمڕۆ ئەم بەرنامەیە پێشکەش بکەم خۆشەویستان لای هەمومان وشەی پاشا ئاشنایە لە هەرێمی کوردستان و لە ئەوروپا لای کوردانی ئەوروپا من ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندێکی زۆر خۆشەویست زیادە ئەزیز کاکە پاشا کە ئەتوانم بڵێم پاشای کۆمیدیایە کە ئەتوانم بڵێم جێدەستی دیارە لە ساڵی نەوەتەکانەوە هەتاوەکو ئێستا لەسەر ئەو ئەڵقانەی یەکەم کەس بوو لە هەرێمی کوردستانە کە توانی فلیمەکان دۆبلاجی کوردی بکە بە شێوەیەکی زۆر جوان و بە شێوەیەکی زۆر ڕێک و پێت پاشا گیان گەورە کرد قوربانت سپاس دەکەم یاخوا بەخێر بێ چاوی منی من لێرەوە زۆر سپاسی تۆکەم کاکە جەلاجیان سپاسی ڕادیۆی گەڕیان میدیاکەم چاوی هەر هەموو کوردێک ماچەکەمەوەی کە گوێی لە ئێمە ئێستا ئەوی گوێبیستی ئێمە بینەری ئێمە سپاسی کاک جەزا و کاک بورهان هەمووی هاوڕێی کۆنی منن کاک ڕێواز کاگالان سەربازی ونن دەست و چاوتان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک لێرەشەوە زۆر هیوای سەلامەتی بۆ کاکە سامان ئەوش هاوڕێی کۆنمە لە بەرنامەی زەنگ بێکەوە کارمان کردووە چاوت ماچەکەم کاکە سامان بە هیوام باش ببیت بەم زوانە یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستەو خۆیە هیوادارم زۆرترین شێری کەن چکا پاشاگیان ئەمڕۆ یەک مەجموعە من هیچ ناڵێم ئەمڕۆ هەچی شتە ئەمڕۆ یەمە دەست پاشا وەڵای خۆی منیشی ناوی زەر خۆ دەتوانی پێشکەشیشی دەفعم مەکە یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم حەمەدەمبڵمان بۆ وەرگرن کاک جەزا عومەرە چکۆل ئەمانە هەمویان لەسەر خەتن ئەمڕۆ لەگەڵ کاک پاشایە جا هەر زۆرم پێخۆشە پێشەوەی داغڵی بەرنامەکە بین یەکسەر ڕاستەوخۆ حەمەدەمبڵمان لەگەڵایە لە شاری سلێمانیەوە حەمە گیان گیانەکەم ئەک سڵاوی لێبێ چۆنی کاکە جەلالگیان چۆنی بە قوربانی دڵێ بن سڵاوتان لێبێ سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لەو کارمەندە بەڕێزانە سڵاو لەو کاکە جەلالی کە ئەو ڕادیۆی بەرەو پێش برد بە قوربانە بم دەستە ماجەکەم سپاس دەکەم تۆ گەورەی منی قوربانم کاکە جەلای بە خێراتنی کاکە پاشاش دەکەم قوربانم کاکە پاشای ژیان بەڕاستی زۆر شت لە تۆ فێر بووین ئێمە وەختێ جەناب کۆمیدیا دەکرد بەڕاستی درێخیت لە کۆمیدیا نەکرد و حەقی خۆش داواتێ کاک عیرفان گیانەکەم خۆشترین شتێک لەگەڵ پاشایە چی بوو وەڵڵاهی کاکە جەلال زۆر یادگاری خۆشمانێ بەڵام خۆشترین شت لە لای من بەڕاستی هاتنەوەی ئەو بوو کە ئەمڕۆ بە دیداری شاد کە دەمێ بوو نەمبینی بوو کارێکمان کرد لە سەر چنارەگەر بیری بێ بە سنۆقی بیکەیسی شت سنتورێ لێە بیرە نایە چی بکردبوو؟ بە سنۆقی بیکەیسی ها سنتورێ لێە نەریمانمان لەگەڵمان لەگەڵ ڕاستە فەرمی ڕاستەکەی ناڵم کاکە ئەمە زۆر شت لە جەناب تۆ فێر بووین کاکە پاشا چاوی من تۆ گەورەی ئەمەی کاکە قوربانم کاکە پاشای ژیان کاکە پاشا بێجگەر لەوەی کە هاوڕێ و خۆشەویستمە خزمیشمە کاکە باوکی مامی خێزانمە ئەوە لێوە ئەو جوینمان کردووە هەم خزمیشین و هاوڕێش بەخوا ماستاوچی تویش قوربانتان یاخوا سەرکەوتوو بن دە باشە دەشتێک بەسەرهاتێ شتێکمان بۆ هین بکە لەگەڵ پاشایە دەی
بۆ خوایە کاکە جەلال ئێستا حالیە من لە ڕێگا سارە لێخڕم لەبەر حرمەتی جەنابت و گەورەی رادیۆکە و خۆشەویستی کاکە پاشا داخڵ بووم چکە لە ڕێگام بەخوا سارە لێخڕم زۆر مەمنونی جەناب چکە ئێستا ئەگەر مرۆڤ بزانێ غەرامە مەکە کورە وەڵا کەس تۆ غرامە ناکا بە شەرەفم کە زەقی نییە بەسەرەوە ئاخر کاکە جەلال ئەگەر ئێمە یاسا تەطبیق نەکەین دوایی خەڵک چاویش لە ئێمە قەیچێکا بیە بە دەرەوە بیخەرە سەر کۆشم ئەوەژە بێ ئاخر ئەوە نابێ کاک جەلال گیان تۆ چوزانێ من لە شوێنی وایە فەرع پێچەکەم و ڕەقەمی دواوا بینم کاکە وا پێچەکەم دەست و چاو سەرکەوتوو بن لەشتان ساخ بێ کاکە جەلال گیان تۆ کەسێکی خۆشەویستی تۆ کەسێکی لە ناو ئێمەیە بەڕاستی دیاری بەڕاستی جێدەستان دیارە سپاس بۆ کاک جەزا بۆ هەمووتان خزمەتێکی زۆر گەورە و جوانەکەن بە هونەری میلی دەست و چاو ماجەکەم منیش بە تۆ بەم پیاوانەوە جوانم تۆ عەزیزی قوربانم کاکە جەلال سەرکەوتوو بن یا خوا و لەشتان ساخ بێ سڵاو ڕێزمەیە بۆ هەموو کارمەندان کە ئێستا لەوێ خەریکی ئەو بەرنامەیەن بە تایبەت کاکە ڕێبازی خۆشەویستیش زۆر سپاس دەکەین چاو و ماجەکەین سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی بەتوانا کاکە عیرفان ناسراو بە حەمەدەمبڵ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و گەورە کردی بەڵێ خۆشەویستان ئەمەنە بەپەلە داغڵ بووی ماڵە ئاوا بێ هەر بیرم نەبوو هەر ناوی ستافەکەش بەرم سپاس بۆ کاکە ڕێبازی دیجەی کە هەستا بەکاری مۆنتێری بۆ تەلەڤیزۆنەکەش و بۆ ڕادیۆکەش و بۆ پەیوەندی وەرگرتنەکان دەست و چاو خۆش بێ حورمەتەن بۆ کاک جەزای بەڕێز بەڕێوەبەری گشتی کەناڵەکانمان سپاسی بورهان ئاغالەرەکەم کە پێی ناخۆشە بڵێ بەڕێوبەر ئەمڕۆ من بەحاسەبەی تۆم کرد ئاگال لێ بوو کاگەر دەڵات بەڵێ ئەڵێ ئەمڕۆ لولتان کرد سپاس بۆ برای بەڕێزم کاک ئەحمەد خۆشناوەتی لە شاری هەولێر بەرپرسی ئەدمینی هەموو کەناڵەکانمان و هەموو پەیجەکانمان کاک ئەحمەد بۆمان شێر کە دەست و چاوە خۆش بێ و سپاس دەکەین باش پاشا گیان با جارە پێشەوە بچینە لای بەسەرهات و نوکتە و قسە خۆشەکان من ئەمەوێ یەک پرسیار لە جەنابم بکەم هونەرمەندی خۆشەویست عومەر ئەچکۆلی جوان ئاک بە قوربانێ بم کا عومەر سڵاوتان لێبێ و هەر لێرە تا ئەو جدی ئێوە دانیشتون لە کاکە جەزاوە چاوتان ماچەکەم تا کاک ڕێباز کە پەیوەندەکەشی بۆ وەرگرتن زۆر سپاس کاکە عومەری گیان ئەنجا هەر لێرە تا ئەو جێگەیە ئەگەر بە پێ بیت لە تاوە ڕام کرد سەرەوە بۆی کە زۆر هات دەبێت سا لە سەربان خشدان لەگەڵاکەم بۆ گەرمایە بەچەتەوە بۆ ئاوە گریا پەیوەندی و کردووە عومەر تۆ نەوەڵا ئێمە تەبی ماڵ ئێمە لە خەریتیان نیە عەرزدانێنێ کەویتە خوارەوە ئێمە زۆر دوورین ئەنجا زۆر بە خێراتنەوەی مامۆسای ئەزیزم برای خۆشەویستم هونەرمەندی زۆر خۆشەویست کاکە ئەردەڵان کە ناسرا بە پاشا هەر لێرە تا ئەوێ چاوی ماجەکەم بەخێر بێتەوە بۆ شاری سلێمانی قوربانە بم عومەر گیان بەڕێز لەدەوتان تاکە مامۆسا بوو کە لە ژیانە منی بردە ناو دنیای دۆبلاژ و دنیای کۆمیدیاوە باش کا عومەر جان شتێکی خۆش لەگەڵ پاشایەوە هەموو گیانتان مکەسەرات بووە کاتی خۆی وەڵی کاکە تایتانیکی دۆبلاژ ئەگەر تایتانیک بەو سەرما و زوقم و سەرمایە تایتانیکی دۆبلاژە کرد نەسەکەی هێنابوو عومەر جاندەی خێراوەرە لەبەری کەڵبیڵێ ئیتر لە بینەڵم باسی فیلمی تایتانیکەکەم فیلمی تایتانیکمان دۆبلاژە کرد اینجا هەموو سەڵتەکەیش لەگەڵەوە دۆبلاژمانە کرد پێم وایە خوشکە پەروینی بەرنامەی زەنگ بوو دەوری هینێبینی کشە جوانەکە اینجا ئەو تایتانیکە تەشتی ئاویە نابوو لەگە عەلایەیژی ڕەشاوتی عومەر هەبووم بێنە بۆی دەچکە مواسرە سەڵت پاشا دەبریە کرد وەڵامی تەشتەکە مێنا بەو زوقمە هەمووی وەڵای کۆشی دادە پەروینەوە هەڕەق بۆ داماوە بەو سەرما و کڕێوەیە تەشتی ئاوی سەوەڵام کردە باوەشی دادە پەروین هەر لێرە شۆچاوی پەروینیش ماجەکەم وەڵی لەگەڵ پاشایە من ئەزمونێکی زۆرم هەیە پاشایشەکە لە هاوڕێ هەرق وەرە وەڵا برامە هاوڕێ نییە اینجا نازانم چی بەڕاستی چی بە باسکەمەوە نازانم شتیە کردو لە پڕێ نای ئەڵە عومەر جان دەست لێ بکەم بەزات و بیعیبی خوا هەر ڕێیسەوە باسێ بۆ بکەم هەتاوەکو دنیایە من و پاشا هینمان تەواو نابێ یادەوەری و شتی خۆشەوانە ڕاستەکە یاخوا سەرکەوتوو بیکا عومەر بەس کا عومەر یەک من شتێکم بیر کەوتەوە تۆ و جوانە مەرگە و کاک پاشا شتێکتان نەیە ها بۆ سلێمانیە لەگەڵ تو خوا لەگەڵ کاکە جەمالی برا جوانە مەرگ خوا لێی خۆش بێ لەگەڵ ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ دەمپەڕێکمان پێ بوو کاتەوەم تراکتۆر دەمپەڕ ئەرە وەڵات دەمپەڕێکمان پێ بوو دەمپەڕ شەوەکەمان لەگەڵ عومەرا کرد ئیمشەو تاریکشەوە ئەنجارەییشان لە دۆبلاجی لە فەکەیە پێمە دۆبلاجێکمان هەیە لە فەکانە خۆی
لە فێکیا بۆ دەست جوانەمەرگ زۆر جوانەی خوارخوا ئەگەی لێ وتە تەسویر لەسەری بخواردی دوایکە تەواو بوتی عمەرتم ئاوتی ئیمان سوچێرمتم چییە وتی نیوەی علاقەم لەگەڵ خواردبوو هەن لەسەر فابووانە نابوو لەبەرەوەی تەسویری لەسەر بوو نیوەی علاقەی لەگەڵ خواردبوو لایلۆنەکەی پێوە خواردم جا پاشای و کاکە قەپی زۆرتون بگرن یعنی قەپیتون بگرن لە فەکان بڕوان پێکەکە تەواو بوتم جەمال چییە خوا لێ خۆش بێتی خاڵ بۆ قورآانە نیوە علاگەم لەگەڵ خواردوت مەگەڵ چی لەگەڵ لە فەکاکە پاشار بە قەپیتون بگرن دەکرۆ دامەوە باش کا عومەر جان کە هاتی بۆ لای جەزای ساز وتت بم خەرە ناو دەریای هونەرەوە لێرەوە شای مامۆستا جەزا باوکە جەزا ماچەکەم ئەوە پێیان وتم کاکەمەوە کاتە لە هەڵەبجە بووین هاتمە سلێمانی وتم کاکە ئەوە چۆن پشمە ناو دەریای هونەرەوە تو کاکە چی بکەم چۆن وتیان کاک عومەرجان تیپێگەی پێڵەن تیپ مۆسقەی هاژە تمێ تیان جەزاکەریم سەرۆکی تیپەکەیە عەلی یارە و عەبدولی سالەحالە و عومەری حەمەڕەحیمی ماچۆ بەهمەنی کلارنێتن وتم تیان ها لێ دانیشتون من لەسەر چنار بووم وتم کامەی وتیان هەر لای سیاحەکە لە پەنا ئاوەکە دانیشت بوون سیاحەکەی سەر چنار جاهینی تیا بوو مەڵپیان و مەزبەحی فاسۆلیاکە گەربیتانە بێ لە شێوەی فاسۆلیا بوو منش بەحساب قەمسەڵەیەکم هەبوو قەمسەڵەکەش چی بوو پاشاکیان بەتانی بوو دایکم خوا لێ خۆش بۆی کردم بە قەمسەڵە بەتانی هەبوو ئەو بەتانیم کردبوو بە قەمسەڵە وەڵا هاتم جەزاش دانیشت بووتم سەلام عەلەیکم عەلەیکە سەلام کاکە بەخێر بێ وتم زەحمەت نەبێ چۆنم خەنە دەنێت دەریای هونەرەوە تان دەریای هونەرتم بەڵێ تیوەرە کاکە گیان وەڵا خوا ئاگای لێ هەر دەسوقا چاوە گرتم سەحەڵە نامناو مەزبەحەوە خواوەشی پێیان كان ئەو دەریای هونە دەریای هونەرێکی مردوو مرێ خۆڵاوەشید بەتانیەکە نیە و ئسفنج هەڵیان مژی بە پەلات مەدەرە خەریب خینچە منیان هەڵایە ئەو مەزبەحی سەر چنارەوە من لەگەڵ عومەر هینە لە دوو ڕێگا بڵێن بێ کۆپەیوەندیمان زۆر بوو یەک لە مەسای ئەو کۆمیدیانە دووش لە مەسلەی مۆسیقا من 3 ساڵ زۆر شانازی پێوەکەم لەگەڵ عومەرە دیار نەمامە مۆسیقایکە ئەدێنین بەڵام ئەوە بگێڕەوەی کە حەفلەمان زۆر بوو ڕۆژی دوو حەفلە و هەنەگە عەلادین حەسەن وما ئەوەی هینەکەوەی تفا بڕک کاکە جەمال کاکە جەلال ئەمەنەمان حەفلە هەبوو هاتینەوە لە هین بووین لە بێژوێ لای ئێران کە هاتمەوە ئەو کاتە پێم وایە کەسێکمان دانا لە دوکان بۆی حەفلەی تر وەگەیان لەگەڵ هاتم وتیان برا ڕۆ درەنگ تاخیر بۆ تیان کاکە خێرا حەفلەیەکتان هەیەتم لە چۆ تیان لە تلەزەیت تو پاشا گیان چیوتم خێرا هەر ئەوەنە با خێرا بچین بۆ حەفلەی تلەزەیت یعنی بەبێ ئەوەی بدانیشتین وڵا پاشای تر هات چۆن تەورەوە شێنی دەفتری کردە سێوت یەڵا کاکە تفەقی چێ بە سایزەر لێیانەوە لەناو سیارەکە وتی چی وتیە لە کاکە ئیمانم بیەڵە وتم بۆ وتی هەرچی حەفلەی تۆ هەیە هەر هەمووی عەشایرە ئێدە ڕۆژان پێم بڵێت لە مۆتێل میرێکمان هەیە کورەت لە شیراتۆنێک کاکە تلەوەی و هات لە زەیتەوە وانێ من لەدەرەوەی شار خۆشەویستیمانەیە بۆ هەموو ئەهلی لە زەیت و دەبەری قەراغ دابا من هێوت ئەوی بە حەفلەی ڕاقی بگرێت و کاکە وەڵای من عەشایرە من حەزم لە حەفلەی عەشایرە جا برا گەورەکەم جارێکە حەفلەمان هەبوو لە باینجان بەڵێ سوفە ماڵەکەیشی تر ماڵیان ئاوا یا ڕەب 1 ملیۆن کەڕە ئیتر شلەکەیش باینجان بووتر ئافرەتێک گینەکەیە جنیە ها باینجانەکە ئیتر پاشایەک سەر باینجانێک شێڵ گرت وتم پاشای سامە لە ڕێک قەلاقی باینجانەکەی پیشانە پێن ئەلێرە چکە ئاخر ماڵ قوربانتان شاوتان ماجەکە زۆر مشتاقی مامۆستا پاشا بووم ئایسا لێ بوومە چاوەکانی ماجە کرد ئەڵێ غایبە عومەر گیانەبێ بەرنامەیەکی تایبەتیش بۆ جەنابە بکەم ئیتر نازانم من هەر کوڕی ئەو ڕادیۆیە و شێخ بورهان ئەوە تاجی سەری عومەرە پشکۆلە و تۆ عەسڵەن هەر مدیری ڕادیۆکەشی بۆی بیزانم ئیستەغفیر الله من سوشی هەمووتانم کاک جەزاوە توی فەخرە و گەورەی منە وەڵڵاهی کاکە جەلال خۆزگە بە خۆزگایی خوا ئەمە نەبێتە مەوزوعی شێخ خۆزگە بە خۆزگایی خوا من یان مەسەلەن کەسێ هەبووە دەعمێکی و ڕادیۆی بکردایە بۆی کە هەموو سافەکە لێ مەعاشیان هەبووایە و بمانتوانێت کە ئیشی کە نەکەین بین لە ڕادیۆکە بەرنامەی خۆش و بە پێش بکەین بەڵام وەڵڵاهی کاکە سوێن بخوا بەیانی ڕۆژە بێتەوە هۆڕی لێ سلف لێ مەڕم بۆ دەوام هێمەوە سیارە وەڕنم بۆ لیا بازێ مەڵی تۆڕم 5 مانگە بەدەک سەران نەدی بەخوا خەریکی دەوامی ئاخر خۆشەویستی عومەر گیان خۆشەویستی لای خەڵکیش بە قوربانی هەموو جامی مەرە بشکۆل برابشوشی هەموو ئەو خۆشەویستانە و بیسەرانەیە کە گوێیان لە دەنگمەوە بینەرانی لای بەکەوە من خزمەکاری هەموو ئەو بەڕێزانم کە ڕێز عومەرە بشکۆ دەگرن بەڕاستی سپاس دەکەین کا عومەر گیان تۆش عەزیزی ئێمەی برای ئێمەی ئێمە هەڵمان یەک عایلەین و کەسێکین تۆ برا گەورەی ئێمە من ئەڵێم خۆزگە بە خۆزگای خوا ینی ڕادیۆکە ئەوەنە داهاتێکی هەبوایە کار هەمووان بەزر ئیشەمان کردایە بەڵام وەڵڵاهی ئەمڕۆ خۆتان نەزانن ژیان چۆن ئەبێ هەر ڕاکە ڕاکی ژیان بکەیت زۆر ڕازەکەی زۆر ڕازەکەی
یاخوا سەرکەوتوو ئینشاڵڵا بە قوربان وێنا وەڵای هەر کارمەندی ئەو ڕادیۆم و هەر شوشی ئەو ڕادیۆ فەرقی نییە ئێمە لە یادەکانیشا دایمە لە پێشی پێشەوە یادی جەناب دەکەین چکات تۆ قوربانم بەس ئاگام لێ بۆ مەطعەم وشتەکان دایمم خەنە دوای دواوە هاتی نانم نەخواردووە لەو مەطعەمە چورکەمێنێ ێ بابە نانم نەخواردووە نانێن دەردی کاکبورانەڵێ ماساوەکەمان پیا ڕێژی یاخوا ماڵێ بە قوڕمەجیێوەتنی دایما ئەڵێ مەچینە هینە بینی بوو داوەکان کەپسەکان ئاوایە بۆ خۆیان ڕازەکە لەو مەطعەمە داوەت بووین ناویشە یەقا ماساوم کردە باوەشی بانە و شێخ بورهانەوە برا ڕۆچیم لێکردن داما بەس عومەر برادەرەکەم پیشان نای پاقلاوەکە خسبە گیرفانی دەریە نامی توگەرە بۆ کوی لێکردمە تو پیاو نییە لی کاتەوە مەگەر بەزاتی خوا پاشا لە شوێنانمان خوارد دوای باجرال ناوەکەی بڵێ برادر پاقلاوی خسبە گیرفانیەوە هەان لە گۆشەی گیرفانی و تکەیە کرد و تکەیەکی و تێکی و پاقلاوەیە مردو نەبرابە وتی وەڵڵا بەشیلەوە لولیاوە بێ کلێسیش لە حەفلەیەکە لە لادێک تریان ناینێ کەسی لە عەلاکا پانیانە کردەوە بۆی زۆر بگرێ ئەوی سویانە بیکەن بە حەفلەیەکمان جەلال گیان حەفلەیەکمان هەبوو لە باخی بەختیاری جاران خەڵک زۆر وەزعی شەڕ بوو زۆر حاڵ ینی گرانیەکە بوو بیرم هەیە خەڵک نیم شورۆ شەکری یەکری لە عەلاگەی پەنگوینە بەخوا نازانم ئەو زولوفەتان بینیوەیان من سوپاس بۆ خواوەتی کنگرە هەیە منیژەم من دەمێکە تەمەنم زۆرە جا هاتینە باخی بەختیاری جیازەکان دانێن لەگەڵ پاشایە سێگین کابرایەک ئەوە پاشا خۆی ماوە نەمردو کابرایەک فالنێکی عەلاگەی لەبەرا بوو جا شەربەتی هێنا ڕەنگ لەگەڵ شەکرای گرتەوە لەناو بەرمیلێکە یەک لە دارێکی لەبوو ماسیحەکە ئاوایە کرد دەستێکردناوی تووشی من باڵیش هێزمە ناوی پاشاوتی کەون و کایناتێک با نای خۆم تم بۆ کێتی وها تووشی من باڵی پرتەقاڵی بۆ خۆڵێکی پرتەقاڵی بوو زانایە من ڕەنگ و ڕەنگ ئاوا گرت ئەو کۆترە ناوپەری بڕەن کردووە تووشی من باڵی پرتەقاڵی بوو پاشاوتی ئیمان دەستێنە بڵێ بیخۆ عومەر حەفلەکەی هین بگێڕمەوەی ڕانیەکە ڕۆشتین لە کانیوتمان نانمان خوارد بیرە ئەی بۆ ناکاکە تۆ پێم نەوتی تۆم خەوەری بەخاباتی ڕانێ لە کانیوتمان نانمان خواردنەکە چەورشت بوو کەیش عومەرازە ناوزارەکە جگەرێکی داگیسان وەڵا وتی سکم قۆڕەیە بەگەیشتینە غابات یەکسەر لەوێ هینیان دانابوو کۆلایەکی برد و ڕۆیت پێ بندارێکەوە داهاتەوتی گۆرانی بۆ ناوترێ بێکان وسا ساوال ماکرد بیرێ لە خیرا بە ساوال حەڵمان کرد مەلەلەلەی بۆ ناوت ئەمە ئاوا عومەر یەکشتی تۆم بیرکەوتەوە من و تۆ لە دیلان بووین تاڵان دووسێ حەفلە دەبووە ڕۆژەک لەگەڵ ئەم پیاوانەیە ئێمە لە دیلان دانابوو باشە لە حەوشەکەیە کوڕەگاوتی کا عومەر با گۆرانی بڵێم خۆی عومەر خواخوای بوویەکێ بێ گۆرانی بڵە جا ئەم پیاوە زۆر بێتەماع بوو بۆ مەسەلەی مای کوشت هاو دەنگی لە کا عومەر گڕتر بوو بەردی وتی مایکە یەک کۆپلەی وتی مایکەکەم بەرێ و نەمزانی وەلە من دەنگ ناقۆشتریش سەرکەوتێ بۆ والله هاتی پاشانیە پاشا دوو مکەبەرەی هەبوو ڕوباعیان پێ و جەلال بیری تێ ڕوباع بەڵێ چاکم بیرە تو خوا حەفلەمان هەبوو لە باخی بەختیاری جوانە مەرگیش لە خوار ئێمەوە حەفلەی هەبوو پاشایش پیانە و دەیناکۆرد ئەو کاتەوە جەلالی سەباوی دەیناکۆرد ماوە بەڵێ ئێستا تازەکان هاتووە پاشان دەیناکۆردێکی پێ بوو کاکە وەڵڵای هەرچی ئەجیزەی تەقەنیاتی موهیمە بوو دەست پاشاوە بوو کاکە سەوتی یاپی ئێمەش نەمانزانانی جوانە مەرگە وردەها داماوە پشتێن کراوە لە ناو بژیا بووە خوا وتی سڵاوتان لێ بێت مان سڵاو جەلالجیان چۆن هاتیەوە جەمال وتی وەڵڵای کاکە بۆ لای ئێوە هاتووم مەرابەرکە وتی وەڵڵای کاکە یا حەفلەکەیانمە ئێرەکەین بە دوو حەفلە تم وتی یا قزیکەنتم بۆ وتی کوڕی خوا هەرچێڵەن خەڵک بۆ ئێوە وەڵەپەڕێ هەجیان لەوەی من نییە تمەس داماوە جیازەکانی ئەو کەس بوو لە حەفلەیەکە وەلیدەکە خۆی کرد بە ناو پەرچەکە بە لەرزرا ئەڵا بەدەزراتەوە ناو پەرچەکە یان لە هەمووی بە قووەتر لە شوێنێ بووین ناوەکەی ناڵێم حەفلەیەکمان هەبوو جەلالی برام بەڵێ هەرچۆن کەوتینە حەفلە و ناوەکەی حەفلەیە هینەکە لە ئیشکەوت مۆلیدەکە بەڵێ ئێوتم پاشاگیان ئەوتم شەوە بووتم پاشاگیان نەمانوی مۆلێکی بە قوت چاک بێنم پاشاوتی کاکیجان خۆت زانی خەڵکی پاشا سەرپەرشتی شتەکانیە کرد وتی کاکە چی دێ بکەم ئیش ناکە ینی لەوێست دەکەی سلف ئیشەکەی نەوەتە حەفلە ئیش ناکە بە سڵاتی من چییە
وتم باش پاشا بێن لا خۆلایە بە خەڵک تووڕە بوومیتە منیش قژم بوو بەتەل هەر هەندلم لێ هەریشی نەکرد هەر هەندلم لێ هەریشی نەکرد جەلال شەو بوو تا سەر سنگم بەرزم کردەوە مۆل لەگەڵ یان بە عەرزە کە یان بە عەرزە زەلامێتی پەنجە قاچش کرد پەنجە قاچی کەوت تم چی بووتی هیچ لەو دیو کردەکەوەی ئای با من تاوایکەم بۆستە عمەر باوەشی پێکرێ سەرەتی توخوا قاچی چی نییە هەرێنە بەخواکە عمەری چ بەس شکا بوو پەنجە شکا بوو کەچی عمەری ئەگەر هیچی نە بڕۆ هەڵپەڕەکە ڕاست ئاواگرێت ئەرە بە ذاتی خۆڵکمە برادەران لە فەڕێک لەرایی ناڵم داڕا قاچیشکە سێتەیە لە فەڕێکی قاچیا بەعزای ئاخ ئەرە بە بیندە ئەی برا ڕۆنەکەم خۆزگەکە عومەر لێرە بووی تایە بەداخەوە والله برام بە ذاتی خوا نەمزانی پاشا مقابلەیەکیم سوکیشتانەکەم و والله من ئەمڕۆ خۆشتنی ڕۆژی ژیانمە کە گوێبیسی تۆی بەڕێز کە گوێبیسی ئەو دەنگەی پاشا بووم بەڕاستی پاشا یەکێکە لە هونەرمەندە ئەزانشی بڕواکە یەکێکە لە پێشمەرگە ونبووەکان هەمە فقۆتەکان پێشمەرگەیەکە نەبێتەوە چکە بەڕاستی کاتێک ئیشی لەگەڵ من کردووە خەڵک نەیزانێت دۆبلات ئەزانی چۆنەکە جەلال خۆسوبەتەکە لێگەڕێ پاشا تەعنیش بوو یعنی کۆمیدیاکەی کۆمیدیاش بوو بەڵام پەیامێکێکەیە نەسیحەتیش بوو ڕاحێش بوو نەسیحەتیش بوو نەسیحەتیش بوو یعنی شتێکی زۆر بە قوتیە کرد بەڕاستی بەڵام بەداخەوەیسا سیرەکەی لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ هەنێک سیرەکەی کۆمەڵێک گاتوتناوە لە خوارم دۆبلاجەکەی جوێنیان بۆ بەرزاتی خوا بیرم هەیە شتێکمان دۆبلاجەکرد هیوارێکی تیا بۆ پاشاوتی نانەناو بسڕنەوەمان بۆ تکاکە بۆ مناڵ خراپە سەبەب مناڵەقی چێ و تکاکە مناڵ گوێ لێ بێ براکەم خراپە دوای مناڵ بێتەر بێتەوێ نابێ پاشا خۆی فیلتەر بوو خۆی مخریج بوو وەڵی خۆی هەموو شتێ بوو بەیەوە جوان بووم عومەرجان بەڕاستی پاشا یعنی بڕوان پێ بکە خۆزگە بە خۆزگایی خڵاجە حرمەتم هەیە دەسەڵات هەبووە پەیکەرێک بۆ کردایە بۆ کابرا زۆر گەوری بە ناوی خوا بۆە پەیکەرمەوە پاشا کردایە زاری کاک پاشاین هەر هەموو ئەرە وەڵڵا بە کابراایان تو کاکە و پەیکەرێک بۆکەین لە ئەوڵی سلێمانی دایاری چەنی تێچێ تو 4 دەفەرتی 2 دەفەرم بنێ خۆمە چۆن ڕۆژە لێەوەسە هەردوو بەن بەخۆمەشم لێەوەسم و نەرمەدەوە هێمەل کراوە چواری تێچێت 2 دەفتەرم بنێچم بە ڕووتی چۆنەتانێ ئەوەوەسە هەڵازان گاکە بەجی تا زیینویشتمان بۆ بکەن بیریە زەلامێکا و دوان بوون هاتمتیان حەفلەمان هەیە تۆ شتەی کامێرەتان گرتۆ ویسی بۆ مەریوانی لینام سەوەر بووم ویسی کامێرەکە بۆ ئەو بگرێت عومەر بە حساب پیاتیکە وتی ئەی کامیری ڤیدیۆتان گرتووە تیارە وەڵای F16ێکمان گرتووە F16 تیارەیە کا عومەر لەم شەوانە خەجاڵەتم زۆریش لە کاتمان گرتی لە شوێنە دانیشتبوو داوەت بووین با بڵێن هینەکە مەجلیسێکی ئەوە بوو با بڵێن شعبیانەی خۆمان کوڕێکاتە ژوورەوە مامۆسایەکی بەڕێز دانیشت بوو وتی ئەوە فلان کەس فترەیەکە ناوبینم نوێش بکەیت بۆچی لە نوێژەکان چیتەوە وتی وەڵاهی مامۆسا بە قورعان تۆزە کەم کردوتەوە وتی نابێ کەمیکەیتەوە ئەوانە وتی وەڵی مامۆسا بۆ جگەرەکە ژوا بوو مردەور دەکەمم کردەوە دوایی تەرکم کرد ئاگوتی سەر لە قۆڕی وەڵی برام یادەوەری خۆم سەو جەلالی لەگەڵ دانیشتووە بەقەت دنیا یادەوەری لەگەڵ جەلالە هەیە لەگەڵ پاشای بەخوا لەگەڵ هەمووتانە هەمە عومەرە بچکۆل بە ئێوە جوانە وەڵی من خزمەکاری هەمووتانم بە ذاتی خوا برای گەورەی هەموو کاتێ خۆتەزانی ناوێری لەم وڵاتە شتێک باسەگەی سەمەشم ئەی خاتە سەرخۆی ئەوەی خاتە سەرخۆی نەوەڵا هەر بێدەنگی باشترە بەخوا ڕۆژە دەم و پلی منی ژەیەن نەخوارەوە تۆ پەلەمەکە بەخوا جەلال منەوە پێشۆشتم خوێند و زەلام پێتم گوێ بگرەتی و تما تەلەفۆنێکم بۆ هاوتی گوێ بگرە ئەگەر کە قسەکەی ئاگا لەدە منە بێ یەکنەوە ئەو کوشم ئەزانی چۆن وتی لە پێشا بوو بژنن جا بوو شۆن یانە شتێک وێنم برنجم وتی بوو بژنن ئەمجا بوو شۆن یعنی وەرە جارێکی شەکان دەرێن نانای شەڵا هیچمان لێ ناکەن خەڵک ئێمەی خۆشەوێ هاوڵاتیانی بەڕێش خۆمە چیمانە کاکە ئێمە چیمانە ئێمە دڵی خەڵک خۆشەکەین بەبێ شتێکارە دانیشتەوە پێەکەنی خەبەت جدی بە قورعان چە من بە چێکم ناخۆشەکە کاک جەلال زەلام لە بازاڕێکی عومەر ئەو مالی دە دوو بلۆک بە سەر مەگاکەی بۆچی نەمێنن یعنی دەوەرە دوو بلۆک بە سەر حەزەکەن بمرین یعنی تێ ناگەم هەشێم پێگاڵەوە ماوی تەمەنە درێژ بێ ئیشەڵڵا تەمەنە درێژ بێ خاڵە عومەری گیان زۆر خۆشحاڵ بووین زۆر داوای لەبردنی لەکەین زۆر لە کاتمان گرتی نە بەخوا من ئەو کاتم پێخۆشەکە گوێم لەدەنگیەوەی بەڕاستی من سوپاسی کاگرێباز و ئێوەکەم کە منتان بەسەر کردەوە جارێکیکە ینی بڕابکە ئەمە نەماساوە نە هیچ شتێکە چکە لە کووردا شتێ بڵێ یەکسەڵەن ماساوە من چاوتان ماجەکەم لە کاک جەزا و شێخ بورهان و کاگرێباز و هەرچێ بە جەنابیشتەوە هەرچێ لەو ڕادیۆیە هەمووی براو پشت و پەنای منە بەڵام پاشا زۆر تایبەتە بەڕاستی ئەم کەناڵانە ئێستا زۆر ئیمالن بۆیە ئەم پیاوەیان بان کردایە وەڵڵاهی
کەیانوو هاتەوە لە مەتاڕ ڕۆگوڵباران کرایە پیاوێکی زۆر جوانە شانازی بێەوە کە مەزانشی کاک جەلال و ئەم بەرنامە جوانتان هەرموتان کاک ڕێباز بە ذاتی خوا ڕۆژێکیان هاتووە بۆ هین بۆ شیراتۆن هینمان دۆبلازەکە گۆرانێکی هندی هەیە ئەوەی کە لە قەیەگاوی هەشتەکەوێ نازانم خۆی زانێ بە ذاتی خوا بە ذات و بێعیبی خوا نییە هەر ئەوە نەمازانی یەک جوێنی هەڵڕشت هەمومانی کرد بە میزەڵان یەکێ زەرد و یەکێ پورتەقاڵی و یەکێ سوور هەموو میزەڵانی ئەم جلانەری کوێنە هەمووی لە پارەی خۆی کردی جلیستین قشی سەناعە و کورە وەڵام جاچینە جا لە هەمووی بە قوتر ڕۆژێ منی کرد بە ئافرەت وتی کا عەمەر کە ڕۆشتم این بۆ پێم وایە گۆرانەکەی مامۆستا کامەران عومەر بوو نەکەی سەفەرکەی ئەوە وتی عومەر جان اینجا تی باش پاشا یانوتم ئافرەت عیب نەبێ سنگی هەیە من چی بکەم کاکە میزەڵانم پێ برا فیان تێکرد دوو میزەڵانیان بۆ من دانا عەرەسازەوە ممکمە کامیرەکە لەسەرما بوتیان عومەر ڕاکە و خۆڵە بۆ قاچ یانی نییە لی سەفەرکە وەڵامیش خۆمەڵە بۆ قورعانە جەلال لە گەریای بەعەرزاوتی پڵ هەر تۆقیم مەس میزەڵانەکانی سنگم تەقی هەر ناوکم کەوت لە شاستەکە بێ ڕاستکە ئەرە بەخوا لە شەڵسیەکە بووین میزەڵانەکان لە سنگمان تەقی ئەو کاتە بە زۆر ئێمە کرد بە ژن و ئێمە کرد بە پیرێژن و ئێمە کرد بە کچوو یعنی ئەم پیاوە زۆر شایستێ ئەوەیە کە ڕێزی لێ بگری بەڕاستی من مەرجان عادلی مامیشمان کرد بە کوردیەوە خەڵک زۆر بەدڵی بوو ئێستاش من لێگرمەوە کە لام لە فەیسبوک ئارە وەڵڵا عادلی مامیش زۆر موین بوو ئیزابێل ماریمار بە ذاتی خوا عادلی مامان کرد بە ژمارە بیژمێرە 4 کەسی ئەو هەموو سەوتە هەموو سەوتە 4 کەس بووین بە قورعان وەڵا ڕاستەکە وەڵاهی ئێستا ئەو شتە ناکرێ ینی بەجددی ئێستا بدەوێ بیکەیتەوە بۆ ناکرێتەوە کورە کاکە ئەی جیازەکانیش کاکە جیازی وای دانا بە قورعان جەلال جیازی تێدانا پاشا کە دۆبلاجی بکە کەوت ئەلووەی بەڵێ فەرموو یعنی جیازەکان هەر جیاز تێگەی و ئەلووەی بەڵێ فەرموو جیازەکە وایە بوو پێنیە پێ کرد بە ڤیدیۆیەکە بەجددی بۆ جیازە ئینانە تەقەنیاتەکە نزمانە ئەو هەموو شتەی کردووە بەڕاستی پاشا شایستەی ڕێزە تر یعنی هیچ شتێکم نییە هیچی کەم نییە بۆی ئەوە ناڵێم شایستەی زۆر ڕێزە زۆر بەڕێزی کا عومەریان لە کاتمان گرتی داوای لێبوردنی لێەکەین ڕێز و حرمەتم هەیە بۆ خانەوادەکە بە تایبەتی خێزانێک کە خوشک و دایک و براژنی منە بە قوربانم جەلال جان تۆش کوڕێکی لە ماڵی ئێمە خوا ئاگای نییە بەقەدەر ئەو خوشکە زایانم بەڕێزی لە دەستەکانە ماجەکەم خوا ئەوانە لێ دەستی بە قوربانم زۆرەکەین لە کاتمان گرتی ڕێز و حرمەتمان قبول بکە دەست و چاو ماجەکەم بە قوربانتان سواز بۆی کە منتان وەرگرت و سپاس بۆ ئەو هەموو وشە جوانانەی بەرامبەری ڕادیۆکەم و بەرامبەری کاکە پاشان کاک پاشا زۆر لەوە زیاترە کە کاعومەریش باسی کرد دەست و چاو خۆش بە سپاس دەکەم حاجی سامانم لەگەڵایە حاجی خەجاڵەتم داوای لێبوردنی لە یەکەم شوێنەکەم گرتووی ئەمڕۆ دوژمنی خەجاڵەت بێ بە قوربانە بوو بمبورە زۆر لەسەر خەدمایتەوە خەجاڵەتی خۆ ناکۆرە جایمە ماڵی خۆمانە برا پێش هەموو شتێک تەندروستی و چۆنە بەرەو باشبوون ڕۆشت و شکر لەخوا بە زیاد بێشکر بۆ خوای گەورە بەرەو نەجادبوون ڕۆشتم کوتایی پێ هاوی شەڵا قوربانم کاک جەلالگیان هەر ناوەکەشە بنووسێ جەلالی حاجی عەلی کورە بچووکی دەکەم فەخ جاخۆ گەورە بم بەوە زۆر گەورە بم من قوربانە بم خۆ دەرگەورەی بە خێراتنی ئەو گوڵە جوانەکەم ئەو گوڵە جوانی تەنیشتێک کاکە پاشا بەڕاستی ئەمڕۆ حەزمە کرد لێ بوومایە حەزمە کرد یعنی پێشات بوومایە بەڕاستی کەسایەتی کاکە پاشا یعنی ئەگە بڵێم بۆ ئێمە زۆر گەورە بوو کاتی خۆی ئێمە لە بەرنامەی زەنگ بەرگەیەکی تایبەت کرد بوو بە کاک پاشا یعنی ئەو دۆبلاژانێکی کرد بەڕاستی ئێسەر لە یوتیوب و وەکو ئەرشیفێکی خۆشم هەر لەلا ماوەتەوە یاخوا بەخێر بێتەوە سەر چاوم بەڕاستی ئەو کاکە پاشایە بەرنامەکەی ئێمەی ئەگە بڵم لە سایان 90 بەرەو پێش برد و گەورەی کرد قوربانە بم کاک سامان خۆتان بەخێراتنەوەیکی بەخێراتنەوەی دیەکەم حەزمەکەن ئەمڕۆ لێ بوومایە و پێ ئاشنا بوومایەوە و جاریکە ئیشەڵا لە نزیک شەوی بینم بە ئەم هەفتەیە چەند ڕۆژە بە تەواوەتی تر توانم بێمەوە دەرەوە طبعا خەجاڵەتی لای جەناب پیاوە لەسەر سەفەرە ئەگەڕێتەوە جینا هەڵمەگر بۆ ئەو بەرنامەی جەناب بەس کە وتی ئەگەڕێمەوە وتم بە قورعان فریای بەرنامەکەی کاکسامان ناکەوێ ناچار من خۆم پێشکەش یەکەم زۆر داوای لێبوردنی لە یەکەم خەجاڵەتم هیچ فەرمان نییە کاک جەلایجان ئەوە ماڵی هەمولایەکمانە ئەو شتانە یعنی ببی قۆزیتەوە لەوان کابرا لەسەر سەفەر بێ چەند ڕۆژێک بتوانێت یعنی بڕاتەوە ئەوە
يعني أبي حالي بۆ بڕخسێنێت کە يعني ئەو بۆشاییکە هەیە لە بەرنامەکە پڕکرێتەوە بەڕێز بە کاک جەزا من سپاسی هەموو لایەکەکەم بەرنامەی پێش و کاک جەزا بەڕاستی هاوکار بوو مەمنون بوو ئەم ڕۆژ بە هەماشیەوە هەر سپاسی بەڕێز دەکەم کە يعني بەڕێز توانیت ئەو بۆشایە پڕکەیتەوە من مەمنونی تۆم خاوەن ڕێزی سپاس دەکەم تۆ گەورەی تۆ مامۆستای منی هەموو کاتێ قوربانە بم حەزم نییە من بچووکی هەموو لایەکم خۆم بە بچووکی هەموو کەسێک تۆ گەورەی ئەوەی کە لە هەچ شوێنێکەوە خزمەت کات بە هونەر و بە هونەرمەندان و بە هونەردۆست ڕاستی ئەو گەورەی خۆیەتی من نازانم چی بۆ کاک پاشا بڵێم بەخوا ئەو پیاوە زۆر گەورەیە یعنی بەڕاستی خزمەتێکی زۆری کردووە نەک لێرە ئێستا لە دەرێشەوە لە دەریشەوە بە هەماشیەوە مشتەکانی هەبینم بەڕاستی هەموو شتی جوان پێشکەشەکات لەگەڵ ئەوستافریکە لەگەڵ یاتی یاخوا هەر سەرکەوتوو بێ و نمونەی زۆر بێ ڕاستی کارەکانی جێگای دەستخۆشیە یعنی گەورەیە بۆ هونەر کە ئەو پیاوە کۆڵی نایە و لەدال هەر بەردەوامیشە من هەردوو چای ماجەکەم زۆر زۆر خۆشحاڵ بووم کە توانیم لەم بەرنامەی خۆم خۆتەوە کاک جەلال بەڵام ئەگەر تەمەن درێژ بێ نازانم کەی ئەڕاتەوە کاک پاشار حەزمە کرد بە دیداری شاد بم ئەو بینم بەم نزیکانە کاک سامان ئینشەڵڵا بە قوربانە ئینشەڵڵا ئەم چەند ڕۆژەی تر ئێمە دەرەوە و تەلەفۆنیشە بۆکەم ئێمە خزمەتە بەخوا من ئێمە خزمەت سەلامەتی بۆ بەڕێزت خوای گەورە شپای بەخێرێ بۆ قوربانی دڵەبم بە ساقم سپاس دەکەم بە قوربانی هەموو چای هەموو تاماجەکەم سپاسی هەموو کاک جەزا و هەموو کارمەندانی ڕادیۆکەم بەڕاستی کەم تەرخەمیان نەکرد بەرامبەر بە من لە هەواڵپرسینم لا و کاریکردن بە هەموو شێوەیەک مەمنون یەک بێتانم بەڕاستی ئەگە بڵێم برا ئەوە ناکە من مەمنونی هەموو لایکیانم خزمەکاری جەنابتی لەداخەڵ جێ و خاڵیە بەڵام دوو هەفتەیە هەر بەجددی جێگە و خاڵیە قوربانە بم قوربانی هەموو لایەکدام بەڕاستی یاخوا هەموو کەس تێک دوور بێ لەم نەخۆشیە بەڕاستی یعنی نەخۆشیەک ئەگەر کەسێک زۆر تحملی ناکات بەخوا ناتوانێت پێ بژی زۆر یعنی کەسێک کەس ماندووە کات بەڕاستی بێتاقەت دەکات هیلاک دەکات یعنی ئەو ئازار و ئێش و ئازاری کە هەیەی بڕوا ناکەم لە یعنی وەڵام هیچ شتێکی ئاوام تاسەکانە من نبینیوە لە یعنی نەخۆشیم پێ بەس بەم شێوەیە نەبووە یاخوا دوور بێ لە هەموو کات یاخوا ئەوەی کە توش بووە خوای گەورە شیفای بە یاخوا کەس توش نەبێت من هیچم نەماوە بۆ بەڕێستان کاک جەلالجان یاخوا دەستی تۆ خۆش بێ و بە خێراتنی کاکە پاشاشەکەم دووبارە و سێبارە بەرنامەکەی قەشەنگ کرد چای ماجەکەم دەستی ماندوو بوو نیە گوشم زۆر سپاس بۆ جەناب سپاس بۆ هونەرمەندی ئەزیز ئەندامی ڕادیۆی میلی گەڕیان کاک سامانی حاجی عەلی بە هیوای ئەوەی ئینشەڵڵا خوای گەورە شپاو بۆ بنێرێ و بێیتەوە ناومان بە دروستێکی باش و لەشێکی ساف سپاس بۆ پەیوەندیەکە و داوای لەبردنی لە یەکەین زۆر لە کاتبانگرتی خەجاڵەتی سپاس بۆ کاک ڕێتاز و بۆ هەموو لایەکتان تۆ عەزیزی ئێمەی کاک سامان گیان دەست و چاوە خۆش بێ خوای گەورە شپاو بۆ بە هیوای ئەوەی ئینشەڵڵا ئەم دەردە لە هەموو کەس بە دوور بێ و هەر کەسیش گرتی بە ئاسانترین شێوە خوای گەورە یارمەتی با و لێی بێتەوە حورمەتمەیە بۆ جەناب کاک عوبێدی حەمەچیلۆ بە ناوی کاکە پاشاشەوە تۆ برای ئەزیزی ئەمەی ڕێباز گیان ئەگەر پەیوەندی ڕاگری مەمنونە دەبم سپاس دەکەم قوربانە بوو سپاس بۆ ئەو بە ڕێزانش کە پەیوەندیان کرد پاشا گیان وابزانم هەر کەس گوێی لە دەنگە نەبوو مەمنونم چایان گەورە کردم زۆر خۆشحاڵ بە لە ئەوەڵەوە بچینە لای من ئەزانم بەس بینەرانی بەڕێز نازانێ لە ساڵی چەندەوە هاتیتە ناو دنیای میوزیک باش لە دوای ئەویش کۆمیدیە باش ئەزانی چیە کێشەکە لەوایە خەڵق نازانێ هەنێشت هەیە هەنێ کار کراوە نازانێت کە ئێمەین باش ئەمە تۆزە حەزەکەم ڕوون بێ بۆ خەڵق من هەشتا دەستم کرد بە مۆسیقا ساڵ هەشتا دەستم کرد بە مۆسیقا دواتر دوای ساڵێک چوومە تیپی نازەوە تاکو و ساڵی 91 دوای انکفازەکەی بەسەرا هات و ڕاپەڕینەکە بڵێن ڕاکردنەکە و هاتینەوەمانە تیپی ناز دیسانە لەگەڵیانە بوومە تا ساڵی 95 ساڵێدا بڕام چوومیشی مەطعەم و شتم کرد دواتر 96 بوو ئازان لەبین 96 بۆ 97 لەگەڵ هونەرمەند عومەرە پسکۆل و عەلادین حەسەنە بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ وازان لەگەڵیانە بووم ئەو ماوەی زۆر شانازی پێوەکەم بەڕاستی زۆر خۆش بوو یعنی ئەو دیهاتانە هەمووی چوین حەفلەمان کرد ئینسانی بەڕێز و خۆشەویست و بەسەرهاتی خۆشەوانە ئەمە وەکو مۆسیقا تر دواتر ساڵی 2003 چوون بۆ وڵاتی سوید
لێش مۆسیقا مەکرێتان مەخیرانە لە ماڵە ستودیۆ شتم هەیە زیاتر ئیشی مونتاژ و شتەکەم لە ماڵەوە مۆسیقاشی تێکەڵاکەم لەش سپاس ئیشی سەوت بەڵام مەسەلەی کۆمیدیا ساڵی 95 دەستم پێ کرد ساڵی 95 جا با یەک پێش ئەوی بچمە سەر کۆمیدیا من خۆم شانازی بە بازاری مەجیبەکەوەکەم بازاری مۆسیقاکە بەڕێی من سەمەنەوە نزیکی 19 ساڵە لە وڵاتی سویدم یعنی مەسەلەی مۆسیقای ئەوێ کە لەوێ لە ئەکادیمیا خوێنی نازام چی و چی بەڕێی من ئەم بازاری مۆسیقایە یعنی زانکۆیەکە بۆ خۆی ڕاست یعنی ئەوەی لەوێ هاتبێتە دەرم شانازی پێوەکەم یعنی ئەو دەسوپەنجەی و مۆسیقیانی کە لێرە فێر بوون ئەو گۆرانی بێژانی کە لێرە ئەوکو مەدرسەیەکە یعنی هیچ فەرقی نییە لەگەڵ مەعهەدا بەجددی یعنی ئێمە وەرەوە ئێمە سەماعی بووە بەڵام هەمووی عاسفی بەقوات هەمووی دەسوپەنجیان خۆش تۆ لێیان ڕازی دووەکو عاسفێتی کۆن زۆر لە کیبۆردەوە لە هەموو لە ئالەتەوە تەرەکانەوە لە ئالەتە هەوایەکان و عازف باڵەبانەکان یعنی بەڕاستی مەحاسفی باشن چای هەر هەمویان ماچەکەم خۆم شخصی خۆم پەروەردەی ئەو بازارم شانازی پێوەکەم لای هەموو کەس وتومە ئێمەش تۆ جێگەی فەخری و ڕێز و شانازیت من وەکو خۆم بە مامۆسای خۆمە دەزانم چکە هەڵبەتە کاتی خۆی تۆیش دەورێکی باش هەبوو بۆ من کە من فێر بوو وەلەو من بەقەر یەک پەنجەی تۆ بەڵام دەورێکی باش هەبوو من سپاسی جەناب دەکەم پاشا بێجگە لە کاری با بڵێن دۆبلاژ و نواندن و میوزیک لە سوید ئیشێکی تر هەیە بەڵێ خۆی سێکاسە کە ئەچیتە وڵاتانە ئۆتۆماتیکی وای لێبی بە مۆزەف یعنی ئەترە بێت تۆ دەوامێکە هەبێ ڕۆژی 8 سعات 10 سعات بۆی مەعاشێکت هەبێت و پێی بژیت ناتوانانی بە مۆسیقا بژیت ناتوانانی بە هونەر و شت بژیت من هینە لە شەریکێکی پاس لێ پاس لێ خۆم و دەرسی شەڵێمەوە ئەتوانی یەک شەر ئێستا ئەچینە سەر بەسەر هات و نوکتە و هینەکەن بەس بۆ هاوڵاتیانی بەڕێز بۆ بینەرانی بەڕێز و بیسەرانی بەڕێز ئەگەر تۆزە شیکاریم بیتێ لەسەر حەزەکەم وەکو سیستەمی هاتوچووی سوید و خەتی پاس و سەلامەتی کە چۆن بیر لە هینەکەنەوە هاوڵاتی لێ زۆر گرنگە بەلایەنەوە هاوڵاتی دەرەجەیەکە پیادەڕەوی یەکەمە لە باسی هاتوچۆکم دووهەم پاسکیلە یعنی ئەبێ پاسکیل بۆ بۆستێ سیارە قیتار هەمووی بۆ کەسە بۆستێکە بە یاڕا بە پێپەڕێتەوە لە دوایەوە سیارە بێ بۆ پاسکیل بۆستێ پاس ئەبێ بۆ قیتار بۆستێ سیارە بۆ پاس ئەبێ بۆستێ ها بە بچووکیە وەرە گۆری لەسەر مەسەلەی پاس من لە شەریکێکی پاس ئیشەکەم زۆر ینی 12 ساڵە ئەو خەتانە نەوەستاون یعنی ئەو بەفری لە سویدا ئەبارێ یعنی لەوانێ بڵم نیومەتی تیرەکە بەڵام پاس هەر ناوەستێ چۆن ناوەستێ سیستەمی پاس نابێت بوەستێ چکە گەر بوەستێ خەڵق لە 170 سوید بە پاس هاتوچۆکە بۆ لەبەری پاس لە کاتی خۆیان ئەو گەێنێ تێگەیشت لە کاتی خۆیان ئەو گەێنێ بەس کە بە سیارە ڕووی لە کاتی خۆتان ناگەیەکەیتە ترافیکەوە بەس خەتی پاس ئەگەر سێ سایت بێ سایتێک بۆ پاس دایمە جیاکراوەتەوە نابێ بوەستیت نابێ بۆستی سەبۆ منە لێت تەوقیتە وەلو سەوای لێ هاتووە ینی هەموو ماڵێک 4-5 ئەگەر 5 کەس بن بە حتمما دوانیان یانێکیان هەر لە ئەوروپان ئەوانە هەمووی ئاسانە لای خەڵق بەڵام باسی بزات هاتوچووی پاسی ئەوەیەکەم زۆر گرنگی پێ ئەیرێت بۆن منە تۆ بەیانی ساعت 8 بێ لە دەوامبی 7:30 سواری پاسەکە بیت ناوەستێ و پاسە بزەبر کە ئەڵێ دەی بێ بۆ 8 لەوێم دەی بێ بۆ 8 گێنێت چکە بە تەوقیتە ڕات دەست و چاو خۆش بێ ئیزرائیل جان ئەمە عوبێدی حەمەکیلۆیە مام ئیزرائیل کاکە عوبێد جەلال کارزان گیان تۆی تۆڵەی ئیزرائیل ماڵە ئاوا چۆنن کاکەی جیان ئاکسڵاو ماڵەوە بێوتە ئیزرائیل لە ترسە لە ترسە نەمێرە بڵێم ئامنم کارزان فاروقە کارزان چۆنی کاکە جیان ڕێز و سڵام هەیە بۆ یەک بەیەکتان لەو ڕادیۆیە بە تایبەتی کاکە باشا کاکە جەلال گۆڵی کاک جەزای ساز کاکە ڕێباز کە پەیوەندیەکەی بۆ وەرگرتم ڕێز و حورمەتم هەیە بۆ یەک بەیەکتان زۆر خۆشحاڵ بووم بە بینینی کاکە پاشای گوڵ و دڵ لێرەوە قوربان سپاس قوربانە بم کارە گیان من زیاتر خۆشحاڵ بووم بە ساقە بووم
چاوەکەمی کەوتە ئیزرائیل وتم تۆ بڵێ من بم ڕێباز وتی ئیزرائیل عوبێدی حەمەچیلۆ نازناوەکەی ئیزرائیلە با بڵێن وام زانی ئەوە ئێستا سڵاوێکی چینار با بڵێن ڕێز و سڵامانەیە بۆ هەموو لایەک کارزان یەک چیت هەیە لەگەڵ پاشایە بەسەرهاتێکی خۆش بۆی بینەرانی بەڕێز تۆزە دڵیان خۆش بێت اینجا چیمان نییە لەگەڵ پاشا وڵی زۆر یادگاری خۆشمەیە تەوان یەکەم حەفلە من لەگەڵ پاشا کردم کە فێری مۆسیقا بوون باش بیرێ لە سەرچنار وازە مەکتەبێ بوو بوو لە مەکتەبێکی کچان بوو لە سەرچنار سایزەرێکیاندا نابوو ئەم شوانە ئەمی هێنا کە کارزانیێنا منیش نەمزانی ئەم چەپە بوو سایزەرەکەیاندا نابوو ئاوە ئەم هاو لێرەوە یعنی هەمووی من بووم هەمووی لەولا بەس ئەم خۆی لەولاوەستا وەگو لە ناو خەڵقەکەوەستا ئەو مەسیقای دێ والله ڕازەکە چەپەیە کارزان ئیجاشتی زۆر خۆشمانە هەم لەگەڵ کاکە جەلالە هەم لەگەڵ کاکە پاشا بەزێکیشانە جەرمەوە ڕۆژێکیان دەمە ئێوارە بوو پاشاوتی تەجیلاتێکمانەیە بۆ کابراێک لە پێنجونەوە هاتبوو باش وەڵای تر چوینەوە مۆلیدە و وەزم کارەبا بوو نازانیان مۆلیدە بوو یا کارەبا بووە حاصل سایزەرەکەمان بردەوە چوینەوە بۆ ماڵی پاشا لەوێ کەسی لێنە بوو لەوێ تەجیلاتەکەی بۆ بکەین جاو زەمانە تەجیلی ڕایسن نبوو بۆ نازانم چ تەجیلێ بوو تەکنیک بوو شتێکی تەکنیکە ڕەشەکە بوو دیوێکیمان تەواو کرد کابرا زۆر غەڵەت و شتێ کردی جاو کاتە ئەوایە نەوەستایتە تاکو یەک دیوە تەواو کە دیوێکیمان بازە حەڵتاو کرد دیوەکەی کەی ڕۆی لە هەوڵەوە زۆر باشاو دیوی دووەمی هاو یەک سانی ما بوو تەواو بێ کابرا دەمی تەتەڵە پەتەڵی کرد وەڵا پاشاش بووی لە هەوڵەوەم دیز دەست پێ نەکەینەوە ڕێک پلاکەکەی ڕاکێشا هەمووی کوژانەوەتی بوو بە قفڵ تو کابراوتی وەسی بوو کارەبا بڕاوتی ناتەواوتە زیلاتەکە تەواو کارە چیتر شتێکی من و تۆ هەیە ڕۆژێکیان بەڵێ باوەی خۆم خۆ بجەرمەوە جەلال ڕۆژێکیان چوون بۆ نانخواردن نیوەڕۆ بوو ئەوسا خوا ئەفریقا لەگەڵ جەمال و جەزاوانە من عەزمە کرد جەلالیش لە دوکان لەگەڵمانە بوو چوون بۆ نانخواردن دوایی هاتمەوە چاکەم بەدەستەوە بوو دانم با کردەوە سوتفە بەلای دوکانەکە ڕۆشتم سەرەکەم جەمال نەسیحەتی جەلالەکە وەڵا وەستامتم با بزانم چی پێڵێ وتی جەلال جۆ بگرە ئەم ماوەیە فرسەتە کارزان لێرێ و ئەمانە هەوڵ بەخۆ فێری سایزەرەکە بکە و با ئەو فێر بێت و ئێمە دەریەکەین و تۆ وەرە جێگاکەی منیش هاتمەوە بەسەراوتی جەلال یەکسەوتی کارزانەمە فێری سایزەر بم ئێمە ژوتم قایچێکە ئەمە هایەتی شەرتیمانە بوو لە دوکان ڕۆژانەوتی جەمالوتی کاکە تەمرینی پێ بکەوە باشە جەلال هاو ئەوی مەقامی حیجاز چییە من ئەموو بەیاتێکم بۆ لێ ئەموو حیجازە ئەو بەیات چییە سەبایەکم بۆ لێ هەموو ئەمە بەیاتە ئیدەوەل حاصل بوو بە ڕەمەزان سینی و زەرفە بوو لە هۆڵی شای جەمالوتی کاکەم ڕەمەزانە پێویستمان بە تۆ نییە وەڵا جەلالیان بردبوو یەکەم گۆرانی جەمال خوا ئەفریقا پێویست بوو ئایەک مەقامی سەبان بۆ لێ جەلال یەک حیجازی بۆ لێ بوو توی هەستە خوارەوە چی وتیەوە چێ فێری کردوتم کازان پێ بە بەیانی بیکوشم وەڵا ڕاستەکەی یادگاری زۆر خۆشمانەیە لەگەڵ پاشا لەگەڵ ڕاستمێکمانە بوو بە سواری ماتۆڕێک مامە ئێستاش مامە ڕستمان بە قوربان وەڵاهی کارزان لەگەڵ ڕێبازە بە هەردووکمان بۆ فەیسبوک و هینەکەت ئەگەڕین پەیوەندی پێوە بکەین دەست خۆش بە خۆ پەیوەندی و کرد زۆرم پێخۆش بوو چاوت ماچەکە وەڵای زۆر سپاسی کاکە ڕێباز دەکەم زۆر خۆشحاڵ بووم جۆم لە دەنگی پاشا کاک جەلال ڕێز و سڵامێ بۆ کاک گۆران ئەوانەی ئەو ستافەی کە لەوێ ئیشەکەن بەڕاستی دەستان خۆش بێ ئەم مینبەرە هیوادارم هەر بمێنێ لەبەرەوەی هونەرمەندە میلەکان لە زۆر کۆنەوە ئێمە مەسەن کاری جوان و هەرچیەکمان کردووە لەوانەیە پشتگوێ کرابێ لەبەرەوەی یەک مینبەری جوان نەبووە کە بگاتە گوێی خەڵک بە جوانی بەڕاستی و ئیشانی کە وەختی خۆی کاک پاشا ئەیکرد بەڕاستی شتێکی جوان بوو ئێستا شتێرەکەیتەوە مەسەن ڕاستە تەکنیکی ئەو سەردەمە تەکنیکیشی
مەسەن پرۆفیشناڵ نەبوو ئالەتی وا لەبەردەستانەوە بەڵام لە چاو ئەو شتانەی ئیستا مەسەن شتێکی زۆر زۆر جوان بوو بەڵام بە حکمی ئەوەی هیچ مینبەرێکی هونەرمەندی ملی نەبووە کە بتوانین ئێمە شتەکانی خۆمانی لێ بڵاوکەن. من دەستخۆشی لە کاک زەزا و لە هەموو ستافەکانم. زۆر سپاس کارزان، زۆر مەمنون، سپاس خۆت گەورەی. بەڕێزم زۆر خۆشحاڵ بووم. ئینشەڵا ڕێز و سڵامێ بۆ هەموو لایەک و کاتێکی خۆشتان بێت. زۆر سپاس بۆ پەیوەندەکە و بۆ هونەرمەندی خۆشەویست کا کارزان فاروق خۆشحاڵە کردین، گەورە کردین. زۆر سپاس دەکەم. تاوان پاشا گیان ئیترەوە خۆیە بێ بە ساونای گەڕیان ئاوە چەند دقەیەکی ترە. باش با بچینە لای نەختێ بەسەرهات و آخر زەلام نییە بەقەرتۆ بەسەرهاتیە بێ. با بچینە لای نەختێ بەسەرهاتی خۆ بۆ نمونە بورهانی مەسەوەر مەسەلەی جگەرەکە چییە با بڵێ؟ بورهان من پەیوەندیم لەگەڵ مسەوەرەکانیشا زۆر خۆش بوو بە تایبەتی کاک بورهان مەریوانی دینا غەفارەوانە هەموو جاری باش بازاری کردۆ بە عام هەمووی پەیوەندیم خۆش بوو لەگەڵیانە. شەویان لە حەفلە هاتینەوە لە ماڵی خۆمان بووین، ئەم کاک بورهانم لەگەڵا بوو. ماڵمان لە ڕاهشەباب بوو لای مەکتەبەکەی زەرگەتان. جگەری لێبڕا جگەرەمان لێبڕا بەڵام من تەحەملم کرد ئەوەتی من تەحەمل ناکەم تا لای زەرگەتەوە ڕۆشین دوکانمان دەست نەکەوە. شەویشە دوای دوانزەوانە بۆڵا گەڕاینەوە وتم من ناخۆم جگەرە ناخۆم تەحەملەکەمە خەوتی بەخوا من ناتوانم کاک بورهان چی بکەین. وڵاتی سێریکی گەڵامەوەکەی کردی حەوشەوەتی من سەحەلێکم وڵات چوو یەک دوو داری گەڵامەوی لێ کردەوە بە چەرەختەیکە و بە شەرەفم یەک چەڕە دووکەڵی نایە لەونا زۆر ناخۆش داری گەڵامێ وەڵڵای بەس ئەو تەحەملی کرد. کاک محەممەد لە سلێمانیەوە نییە ئەمە کاک محەممەد گیان باشی بە قوربان بە قوربانی ئەو چاوانە بم جەنابە باشی قوربانە خۆتی جەلال گۆڵەی باشی بەساقا قوربانە بم سپاس دەکەم تۆ عەزیزی منی قوربان کاکە دەستخۆشی لە جەماعەتەکەم ئەمە جەزای گۆڵ زۆر سپاس دەکەم هەردوو چاو ماجەکەم قوربانم بەڕێزی مەزان باسی پاستان کرد کاکتامان لە کاتی خۆی هاتیەوەمانە بەڵێ کاک پاشا لە سوید کارمەندی با بڵێن ویزگەیەکی پاسە بەڵێ ئێمە ئەوەی خۆشمان تەقریبان 28 ساڵێکی ماوە لە 2050 شەڵار ڕێکە بێتەوە ئەڵا بەقوڵەتە ئەزای سۆرە سامان گیان هەموو واتەی خۆمان وڵاتێکی قەزا و قەدەرە تێگەیت بەڵێ قەزا و قەدەریش کۆمەڵی خەڵک احتیمالێ لەسەر بواری هاتووتۆیە کۆمەڵی شتادێ هی نەزانێت تێگەڵم زۆر جارێ مەفرەزەی یا شتێکە بێت تێرەگات تەکسی و پاسەکەی دەکرێتە ناو قەرەباڵکیەکەەوە کابرا نەخۆشی بێ تەکسیەکە یا پاسێکە تقریبان بە سەعاتەوە سێ لەگەڵ تیارەی تایبەتە ئایا ئەمە چۆن بۆ ڕێکە بێتەوە احتیمالی لە 2050 ڕێک بێتەوەی خۆمان. کاک محەممەد گوێ لە برای خۆ بگرە بەڵێ گیانەکە من بەداخەوە ئەڵم یعنی چەنەها گەنج هەیە کە لە وڵاتە ڕۆشتووە یەکێکیان کە منم بە ئاواتەوە بووم کە لەوێ ئەو خزمەتەی خەڵکی سویدی پێەکەم خزمەتی ئایرم پێ بکردە تێگەی چۆن یعنی ئەگەر سیستەمێک هەبووە کۆمپانیا کۆمەڵێ خەتی باشی دابنایە بە سیستەمێکی جوان کۆمەڵە پاسی تازە بەهاتە ینی خۆش بوو ئینسان بەهاتە لە وڵاتەکەی خۆیان و خزمەتی بکردە بە جددی کاکسەمەندە لێرە بۆ هەولێر دوورە نزیکە باسی ئەوروپا نەکەین بەس ئێرە بۆ هەولێر دوورە نزیکە دوورە وەڵام زۆر دوورە ئەی باشە لە هەولێرە تەکسی نەفەراتە ئایا بۆ لە سلێمانیان نییە وەڵاش جوانە وەڵایەوە بێ بەرپرسانی ئەم شارە بڵێ من بڵێن باوانەی شیان بەدەستێ پێم و تووەڵێن نابێت ئەی باشە بۆ لە هەولێرە نەفەراتە بۆ لە سلێمانیانە من لێرەوە بۆ سەرچنارەوە هەم بە 1950 نەفەرات کرد ڕاستە ئەی باشە ئەمە بەرژەوەندی خەڵکی فەقیرە هەی دەوڵە منامە وەڵا لە بەرژەوەندی خەڵکی فەقیرە بە تەکید بەس ئەمە شتەکانیان سەقەتە کاکسامان بەڕاستی احتیمالێ من تەکسیەکەم بەعنی تا ئێوارە بچوو ڕێمەوە بە نەفەراتیشکەم احتیمالێ
ئازاریش کەم عەدەد نەفەرم پێ ئەس ئەمانەوان لە بەرژەوەندی خەڵکی فەقیرە ناجوڵێنەوە ئێتا ئایا پاس چۆن حسابی ئەوروپایی بۆ بکەن و لێرە بڵێن ئەوروپا ئەوە هەولێرە نزیکمانە نەفەراتن تەکتیبە نەفەراتی شەکەوە داواکارم هەر ڕوو لە وێن سەیری ئەوروپانە کە هەر سەیری هەولێر بکەن دەستخۆشیان لێکەین برابەر نەتەکەن سپاس دەکەین بە هیوای ئەوەی پەیامەکە بگای شەڵا بۆ بەرپرسانی شاری دەستان خۆش لێ و زۆر خۆشحاڵ بووم سەر هەردوو چاوم کاکە حەمەد گیان تۆ عەزیزی ئێمە قوربانە بم خوا لەگەڵ بێ ئیشەڵا باش پاشا گیان با بچینە لای بەسەرهاتەکان لە حەفلەیە چ لەوەی شەڵبەتە هەر بەسەرهاتە هەیە لە حتمان بەڵێ لە هەنگەکانە زۆر بەسەراتم هەیە لەگەڵ باوکیشما بەسەراتم زۆرم باوکم ناوینە عومەری حەمەی موسا وەختی خۆی مەتەممان هەبوو ڕێزمان بگرین قوربانم سەر لە حیاتانمەوە یادیان بەخێر بێ خوای گەورە لێی خۆش بێ لەگەڵ مردوویە مولایەکە باجارێ باوکم یەک دوو بەسەراتی باوکم زۆر لەزەلیە باش چاوی کەس بوو ڕۆژێکیان سپاس دەکەم نانێ خوارد سەیری تەلەڤیزۆنێک کرد سەیری تەکستی تەلەڤیزۆنەکەی کە لە پڕ بانگی کردن تی وەرە بیخوێنەرەها تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە نەوتیتیا بۆ سەفینە ینی بڵێن باخیرێک بەڵێ وتم چیوتی تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە لەواچێ نەوتیتیا بوو بەی کوردستان منیش ئاوا گەڕامەوە تەکستەکەیتەوە کە خوێنمەوە ئەم وتی تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە منیش کەسن تورکیا چاویکە و بۆ دێگو نازانمی لەگەڵ سەفین دزەیە چاویکە بۆ دێکی کوردی شتێکی لە بابەتە تێکەڵی کرد زۆرە زەلیوە یان لەسەر تەلەڤیزۆنەکەش ڕۆژێکیان سەی جەزیرەیە کرد من سیرمە کردوەڵا ئەخبارێ بووتی ئەستێرێک بەرەو ڕووی عەرزێ سێوەڵی عەرز گەورەترە سێوەڵی عەرز گەورەترە احتیمالە بەلای عەرزا بڕۆ احتیمالە بەر عەرزیش کێتەوە مانە منیش ئاوەڕێکم بۆ باوکم ماوتم ئەرێ باشە چی بکەین ئەڵێ سێوەڵی عەرز گەورەترە وتی ڕاگەین بۆ ئێران هەشتێ وای ڕاگە بۆ ئێران ئەکێتە چەمێکەوە خوای گەورە لێی خۆش ئەخوا بوو کاتە هەرچی بووە ئەمان وەچین بۆ ئێران کێشەی نییە باش لە ئاهەنگەکانە هیچ هەیە با بڵێن لەمە خیرا لە سوید 4 ساڵەوە کرد هەفلێکی سەری ساڵم کرد سێ کەس بووین من خۆم عەریف حەفلەیشم کرد و مۆسیقاشم لای بەڵام هاتر خۆ دەگۆڕیت و قات و پاپیۆنم بەست بوو بەڵێ سەعات و نیوازم مۆسیقام لایەوە گۆرانیمان و تۆمانە تا ڕۆشتم وەڵا ئافرەتە مانگی کردم تیخوافێ زەحمەت وەنزەین ڕەسمم لەگەڵک تیتخوا و قاپانە لا ناوێ خۆم تێک نایە هەمووین بۆ کۆ کردەوە بردم سوێشی مەطعمم کردووە کەچی کچەکەیتی داوەینە ئەوە کە مەسقاکە لە تیخوا بە ڕەسمقەی ناقەی هەمووین بۆ سڕین یاخوا سەرکەوتوبی بەردەوامە پاشاگیان چکا بینەرانی بەڕەت چاوەڕێی زۆر شتی خۆشی تۆوەکەن و سپاسیانەکەین پەیوەندیش تۆزە بەرنامەکەشی تاخیر کرد حورمەتمان هەیە جێگەی ڕێزن و ئەگەر جەنابیشتیان خۆشنەوە بە تاکید پەیوەندی ناکەن باشە تۆ بەردەوام بە حەفلەیەکمان هەبوو ئەنگێشی کوردی لێ وابزانم نەورۆز بوو هونەرمەند میکایلی لێ بوو بڵند براهیم بوو ڕێزمان بۆ هەمویان چاویان ماچێکمە سێ هونەرمەند بوون بەڵامتیان ئافرەتێکیشیان لەگەڵایە هونەرمەندە تازە بڵێن گۆرانیشت فێر بووە بەس ئەو پێویستەکە تەمرینی لەگەڵا بکەی باش وتم باشە وڵا سەعاتێ پێش حەفلەکە چوین لە پشتەوە سایزەروشتم داناوتم دادەکیان گۆرانی چیەڵێتی سێ گۆرانی خاوەڵم کێشەمان نەبوو لە خاوەکانە وتی هەڵپەڕ کێشەڵم تم باش تم چیەڵێتی سۆی بە باڵا بەرچەڵم بۆ دەست پێکن تم باش وەڵاوتی مەسقام لاتی سۆی بە باڵا بە یار دەستا بەیانە یا دەست لە ناوی دەست وتم چی تی دەست لە ناوی دەستم دادەجانوانی ئەبێ بڵێ دەم لە ناوی دەم وتی ئاخر بەخوا لە ڕووم نایە ئێتم مەیڵێ وتی ئاخر زۆر خۆشە گۆرانێک واسەوتم ئەگەر ئێڵێ ئەبێ وەکو خۆی بیڵێ دڵ بوو قەناعەتم پێکردی دە باشە وەکو خۆی ئێڵم تم تەواو تاڵ دەم لە ناوی دەمتی باش وڵات چوینە سەر مەسرح گۆرانی هەڵپەرچەکەمان وت ئاوا دەستم پێکرد و وتی سۆی بە باڵا بە یار دەستە بەیانە یا دەست لە ناوی دەم دەست لە ناوی دەم سێریشی منی لێت دێنە بەرچای خۆ دەست لە ناوی دەم باش شتی تر با بڵێن کە عومەر دەستی خۆش بە مەزموعەیە شتی وت بەڵام شتێک کە زۆر تایبەت بێ لای خۆ
مۆلیدەکە زۆر بەقوتەوە مۆلیدەکە من بیرم بوو بەس دەست خۆش بە باس کردەوەی مۆلیدەکە دوای وابزانە بەست بوتانەوە بەدا وەسە لە هین حەفلێکمانە بوو لەگەڵ عومەرەوەی من و عومەر و شوانە بووین باش وابزانام جەرا عەلیشمان لەگەڵا بوو وابزانام ئەگەر بیرم بێت حورمەتمان بۆی چای ماچەکەم جەرا کەسێکی بەڕێزم لە قلیاسان بووین هۆگر عەبدولکەریمیش ئەویش هەر لێرە ڕێزم هێوەی هەردوو چاوی ماچەکەم ئەو لە باخی بەختیاری بوو لەو بەرەوە بینی قلیاسان ها جادەکەیە بۆ باخی بەختیاری بەڵێ یەک مایکرۆفۆنمان پێ بوو ڕۆژی جوما بوو عومەر قرخێکە کە گۆرانەکەوێت لەپڕ نەما مایکرۆفۆنەکە ئیتر من مۆسیقام لێر ڕۆشتم عومەرە بۆڵقەیەکی دەرێنا چەقۆیەک وایارەکانی قرتان هەر ئاوای قرتانی قرتان هەر چانا بۆ چاناوەڵە سەری مایکرۆفۆنەکەی کردەوە فلسێکی تیا بوو ئاوا ئەوەی دەرهێنا و فیشەکەشی کردبوو بە مۆتاربەکە دوو تەلیپۆ کردبوو ئاوا دانیش لێیە ئەلوتی ئیشەکە وتم ئێ ئاوایە چۆن بەرانی ئاوتێکا وتی مەزبووتە چۆن ئاواوترێ ئیتر مەڵا کوڕێک هەبوو لەگەڵمانە شاگردێ بوو پێم وتم هینە وتم ڕاکە ها لەگەڵ کاکۆگرت لەو بەرە هینە وتم حەفلەکان لەو بەرێتم ئەگەر بڕ بڵێ پاشا سەلامە لێکە ئەگەر هەیەی مایکرۆفۆنێکم بۆ بنێرێ هیچ زیاوتی باش ڕای کرد بە ڕاکردن ڕۆی لەو سەرەوە هاتەوە بینیم تۆپەڵێ وایاری پێ بوو زۆر دڵم خۆش بوو باش هاتوتی ئەمە مێناوە بە سەڵی هیچ ناکە هیچ ناکە بەردەوام بە پاشای گیان لە هۆڵی کاڵێ حەفلێکمان کرد مەریوان محمود مەریان محمود مساوەرەکە بووە خۆم ئاگام لێ بوو هاتە سەرەوە بە پیکابێک هاتن عادەتەن پاتری ناو سیارەکە پاتری ناو جەمتاکە و پاتری ناو کامیرەکە بڵێن لە سیارەکە بەجێش بوو بەک ساقی پیکابەکەی وێت لەپڕ پاتی پێ نەماوە بە دوای بکوزاوە وتی توخوا ناڕۆی پاتێکم بۆ بێنی هی کامیرەکە دوو کەس پاتی پیکابەکانە ناسە ئەوە زۆر کاتە زۆر داما بوو پاتری سارەکان سارەکانە ناسەرە وتی ئەوە ناڵم کاکە پاتی کامیرەکەم تۆ مەریوان گوڵانی ناڵی مەریان گوڵانی خۆشەویستیمان هەیە بۆ کاک مەریوان برای عەزیزی ئێمەیە باش بەردەوام بە هەر مەریان گوڵانی کەشیە بوو زۆر ئەزەلی بوو لە ئەزمەر هاتبوونە خوارەوە تەسویری بوو کوزاوایەکی کردبوو تەمەن ڕێزم هەیە بۆیان ئەمە بەسەراتەکە ڕاستی بوو پیکابەکە بە تەنیش سیاری بوو کوزاوە هەڕوا زاواش ئاوا جامەکەی کردێتەوە پۆڵی دەرهێنامە نیە لە پشتۆ دانیشتووە مەریانیش لە پیکابەکەەوە ئاوا کامیرەکەی برووە پێشەوەی تەسویری بوو کوزاواکە زاواش ڕە کامیرەکەی بە ڕیکۆردەوە لێ وەرگە خسێ باشی خۆی زانێ لە هاوم لێ وەرگرە لێ وەرگرتوە لێ وەرگرە کاکە چی لێوە تەسویر دەکا کاک مەریوان خۆشی شتی زۆر خۆشی هەیە بەس بەداخەوە نەوبینیوە لەوە تێهاتوویتەوە نەمبینیوە نا بەس کاک سامانم بینی وڵا سامانی برای چانی زۆر جایەک شتی ئەو کاتە هەر تیپیکی مۆسیقا بە شاگردێکی لەگەڵ هەبووە هیچ کەسی وەڕێز بوون بەسترە بووە کەسێکە ئەو شتانەی بەبردا و بێنات و کلیری دوکانی کەبوو منیش هەچێک ئەهاو بۆ لام لەگەڵ ماماوای دوسێ مانگ ئەمە بوو بە گۆرانی بێژ و بەجێهێشتم باش ئێپەک مەکە و ڕۆژێ نەبوو دوو نەبیان چەند پێنج شەشێک ئاوا بەجیانە هێشتم زۆر ناخۆش وتە بە تەنیا جاریوە لە کاتی ناخۆشا بەجێدانات جیاز هەڵگرە و خۆ ڕاستە وەڵامش کوڕێک هەبوو پاکە تێفرۆشت ئارازی نابوو زۆر خۆشەویستە ستەشە لەگەڵ مالە فەیسبووکە کەروڵاڵ بڵێن قسەی ئەکرد بەس نێتوانی زۆر بڵێن گوێی کەس چاکم بیرە گوێشی کەس بوو زمانی شێی منی زۆر خۆشەویستم ڕۆژە بام کردم ئاراستۆ ڕۆژی چەند پاکەی وتی ئەوەوە تمۆرە من دووقات تێمێ بەس جیازەکان لەگەڵ بەرەو لەگەڵ بێنەرە وتی باش یەکەم حەفلە بردم لە هۆڵی شیراتۆن بوو ئەجای بۆ ئەوم برد چکە ئەو فێری گۆرانیتر نابوو بۆی بەجەم نێڵێ لە هۆڵی شیراتۆن حەفلەیەکمان کرد یەکەم ڕۆژ وەڵا بوو بە تەقە بوو بە شەڕە نییە فیشە گیزەیە کرد بەلاتە من خۆم چوومە ژێر سایزەرەکە کەسێک ئەو بە پێوەستا وەرا سێرێک زۆر خۆشەویست سەر خەریب و کوژرێ نەزانێت لە حەفلە لەگەڵ ئاری فەوزیان ڕێبازەڵە چی هەیە؟ ئاری وەڵڵای یاریم خۆشێ زۆر کەسێکی زۆر خۆشەویستە ڕۆژێکیان نازانم
هین دلێری برای ئەو کاتە نامە بوو لە ئەوروپا بوو لە ئەڵمانیا دلێر نامەیەکی بۆ نردبوو باش نازانم ئەم چی پێوت بۆی نردبەمیش ئەویست نامەکەی بۆ بنووسێتەوە میش نانم خوارد و مەزازم مەز بوو بۆیش خوای نەما و نازانم چی بوو هاتم ئاوایەکم لە قەڵەمەکەی کرد نامەکەی سەقەت بوو لەگەڵ هەڵی گرتی ئاوایەکی کرد چەقانێ دەستمەوە نوکی قەڵەمەکە چوە ناوی نەهاتە دەرە بە دوو عەمەلیات بۆیان دەرێنەوە ئەو بەسەرازم وێ لەگەڵ دوو عەمەلیاتیان بۆ کردم ئاری زۆر خۆشە هەڵبەتە من لەم ڕۆژانەیە ئاریش عیب نەبێ ئەم مزگەوتەی تەنیشتمان ما بڵێن تۆ کە ئەچی ئەوەستی هەتا کابرایەتە دەرەوە ئێمەش 5-6 وەستا بووین ئاریشی لێ بوو یعنی بەجددی 4 تەوالێتیان عیب نەبێ خەڵکی تیا بوو تەلەفۆنیانە کرد ئێتە منیش زۆر پاس بووم کابرا ینی تۆ داڵغەت ڕوا بە تەلەفۆنەکە نایێتە دەرەوە وەڵا دانەیەکیان هاتە دەرەوە بە تەلەفۆنەکە هەر درگاکەیە کردەوە ئاوا سەیرێکیە کردووی خۆی ئەزانی چۆنیە وتم برا جوانەکەم وتی ئاوتم وەرە دەرەوە سویدێکیش بۆ من وەرگرا عەزیێت نەبێت تاوان ئاری ڕای کرد وتم کاکاڵی سنتەری سەرچناری کۆنە بۆ خاتری پێغەمبەر ئەمە چیەوە بەجددیتانەیەوە ئەخ ماقول نییە بە قورئان ئەمەی تەلەفۆنیە کرد لە ژوور وتم کاکە پەلەمە سویدێکیش بۆ من وەرگرا عەزیێت نەبێت باش پاشا زۆر لەو برادرانەی ئێمە بەدایمی هاتوونەتەوە بۆ کوردستان یعنی تۆش ناتوانانی بێتەوە خۆ تۆ مۆزیکژەنێکی زۆر یەک دویش خۆ ئەگەر بێتەوە لێرە کاری دۆ بلاج و کاری نواندن و ئەمە خۆ زۆر احتیادیە و ئێستش لە قیمەی ئەوەیە بەڕاستی هەم هونەری میلی کوردی هەم هونەری نواندنیش نانە حتمما خۆی زین چۆنم من ئێرەم زۆر پێخۆشم ینی هەم کەسەکە شێمیسانی بە ڕێزن وڵاتەکە زۆر خۆشە بەڕاستی لێرە نییە ژیان خۆشە گەر بزانینی ینی قەدری بگریت چکە لە ئەوروپا هیلاکیە تێنە هیلاکیکی زۆر زۆریشە وەکو ڕۆبۆتی لێو ڕۆژێکی تاوێتر بەخواکو سعات بە سعاتە بێ بڕۆیت بێ ینی تەقدیریە بێ 5 دقە بگری سیستەمەکان وە سەرمایهدارین بەس کە ڕیشە لەوێدا کوتا تۆزە زەحمەتە سە من تازە بە تەمام کۆمپانیای دانم لێ 8 امتحانە بێ بۆی بیت 8 امتحان من 6 تاوە کۆمپانیای چییە تا باشە کورە لێ من چکە پاس لێ خۆم ئاجانی ئەوان جدوەلێکە بۆ دانە نەبێت سەر جدوەلە بڕێ بەڵام تۆ گەری خۆت بێ ینی کۆمپانیای گواستنەوەی شتێنان و بردن و ئەوانەیە ئەگەر تۆ خۆتی خۆت بێ ئەو کاتە بەدەست خۆت ئۆفیسی خۆتت ئەبێ تێگەی کاتەکانت خۆشترەبێ بەس قورسە شتی زۆر قورسە ینی تۆ 8 امتحان من ساڵ و شتێکە خەریکی بوو یاخوا لە 6 ساڵ هێشتا دوو امتحانیشی ماوە تقریبا 3-4 مانگی ماوە ئەمە ئەم شتانەیە وات لێکا کە تۆ نەتوانیت ئەگینە زۆرم پێخۆشە بێم جێگیرە دەکات لەوێ جێگیر دەکات لە یەکەم ڕۆژە کە ناڕۆی وردەوردەت لێ جێگیرە بێ منش کەم نییە کاک 18 ساڵە تۆ دەمێکە یارە وەڵامزانم تقریبا 2003 ڕۆشتم من ڕێزمان بۆی هەیە ئاری فەوزی هاتووە بۆ لای کاک جەزا سڵاو لە کاک جەلال سڵاو لە بەرنامەکەتان دەست خۆشیدا لێ یەکەم سڵاو لە میوانە بەڕێزەکەشە کاکە پاشای گۆڵ چاوی منیاری قوربانە بە مامە هەری گیان دەست مازەکەم سپاس دەکەم قوربان بەس بڵێ کاکەکی ئەم جەرە نەیە بۆ لە فڵاشەکەم بەدەست بیان باش ئەستا تەلەفۆن ئەمزارێم تەلەفۆنەکە وا لێکم قوربان و ماری ئاری تۆ شتێک زۆرە لەگەڵ کاک پاشایە و لەگەڵ پاشایە با بڵێن شتێک بەسەراتێکی خۆشمان بۆ هین بکە بۆ خۆی حاڵێنە هیچی وام لێ بێنە بەڵام کاکەواری کە لە بیرمە بەڕاستی ئیسەر ڕووی مەجلیسی لێ بەخوا کاکە جەلال نانە پشتیوانەکەی بە قوربانە دنیای هاوڵاتی بەڕێز و جۆگران و بیسەرات سێرمانەکەن قوربانم بەس لە باخۆشێکی خۆم و خۆی فواز گێڕێتەوە کە لە حەفلا بووین ئای لە فواز باش جا بەڵام چی بژێرم وەڵا نازم جا خۆ ئەو نەتان هەیە خۆ داماوە خۆی بیری لێ کاتەوە نایەتەوە بیری بڕوان پێ بکە بەخێر قوربان کاکە پاشا قوربانەوە تۆ عەزیز و خۆشەویستی زۆر یەکێکە لەو کەسە پیر جوانانەی خەڵکی دەماکە لە هوبەرە دەستێکی باڵای هەیە ئیشی زۆر کۆمەڵێکی زۆر جوان میشما پێ کردو لەگەڵ کاکە پاشا نازانم ئەگەر لە بیری بێ ئەوەی گۆرانەی مەلۆرجەکان ئاری ئەو جنۆکەی دوکان چییە کاک بورهان ئەڵێ ئەو ڕۆژی کاک بورهان باسی جنۆکەیە کرد منی سوسفە دانش من چۆن عقلی نەکۆنی هاتە چاوەڕێم ئەو بکە کە جنۆکەیە دێ بەرەو پیرم
لبر بيسرق كوتا خوارو كهلا صار الركسر ما يبقى شيء قادر المكان والله اسمه كبو معه جابت شو عندنا سووا كورونا هذه جانتو براي يا ميتو خوشويستي تو خوشويستي قربانتا ابن بقربان بيد الرزق خوشويستي تشاو ما زكم زور سباس تكن سباس بو حرمت الجناب حرمت بقيا قربان بم تو خاون رزي اري جان شاو ما سباس بو هنرمندی خوشويست كاغاري فوزي يچك لو اصفا قديمانه وديريناني شاري سليماني سباس تكن كاغاري جان باش بس كم ما زود بقول فرمو شيء كان حفلك معنا بو ساعتي شو اللي بينه لسرچ نارو منو آزادی رفیقم لحفلك قال لي بينه تاكسيك ما قدرت هرو تاكسي بيو بوجاله تبت من برع شباب ايش ولا مزقوتي جوره وتي والله بس برعات اخر شيء لازاكم آزادتي باش فهمت مره مالي ما مشكله بس باوك ميلي باوكش من سربان خد بوكات خوافيك قربان والله درجاي حوشه ما كنت مس لو مسافه كم درجاي حوشه كم آزاد مقلا او آزادي نبيني وقت باوكم جويل درجاي حوشه زها انسان بتمنى دائما خيال لا ابو هي ديزنيه السرمان اشتغان من درجاكم كذا او باوكم ليله سرو خبري بو آزاد هات ما مركو من شو مزلبو آزاد بين مجورين سكاتك مزاين بو بزر مهور لما مرة آزادي قلت له هالي واسيو بدي أقعد داعي هيك اللي أكل مفرزة ويزاين بد آخرنا خوش بوشوت وكذا ما في لما على كام قرباو كوت ملقم منها نام جراتم كاروان جان هردو چاو ماجەکەم برای کاک ڕێبازی دیجەی دەست و چاو ماجەکەم لەگەڵ کاک پاشاشا حرمەتمان هەیە بۆ جەناب خاوەن ڕێزی کاکە کاروان گیان کاروان حسین لە ئەڵمانیا ڕێز و حرمەتمان بۆ جەنابی هەیە خاوەن ڕێزە باش نەسڕەکە و کاگورانە لە باسی نەسڕەکە وەختی خۆی نەسڕێکم کڕی بە 3000 پارەی قەمسەڵەیە بوو قەمسەبیرم سم قەمسەڵەیەکم حەز لێ بەس تو ناوەڵا بە نەسڕە بکڕم بەس نەسڕەکە زۆر سەقەت بوو منیان ستۆپیتیانە بوو شتیتیانە بوو باش لە قلیاسان تووشینە خوارە بەحسا بە سیارەی خۆمەڕم بەس کەوتە خوارەوە سیارەکە نەڕم ئەمە خەڵکە بەرد بوو ئەوە جێڕەکەی کەوت لە سەسنەر شوێکیان جێڕەکەی کەوتە خوارە تیان ماینەوە بان یعنی بڕات بێ وەقت بیرم ناسێت ئاسی کوشن چیمان لەگەڵا بوو نەورۆز بوو من بوو یەکی کەشمان لەگەڵا بوو 4 کەس کە لە نەسڕەکە نەکەوتە خوارە تو مەس بڕقوی جێڕەکە تۆزە شل بوو بۆ ئەو بەشتان لەگەڵا نەبوو قسەژەکە ناو کاتەوە بەش نەبوو چوینە سەرچنار بەحسا پیاسەیەکەین قەڵەباڵغی و ترافیک بووڵا لە پڕ شتێک گرمەی کرد جێڕەکە کەوتە خوارەوە ئەتر ئەستیحامێکمان نایە لەیە سارە نەبوو پێشەوە نەبوو دواوە ناڕۆشت وەڵا کۆمەڵە ساحلۆری شت دانیش بۆلایان خواردە وتیان کاکە مشکلێن وەرە هەڵەیەگرین وەڵا هەڵیان قسەیان سەر شۆڵتەکە بخوای منیش چی لێ بکەم لەم سارێ ئاسوی کوشن چیمان لەگەڵا بوو تیسە کوشنەکانی دەرێنم هەرتیایە خەوین وەڵا باشە چوین لەو بەرۆ کابرایەک کۆشکی هەبوو تۆزێ بەتانێکمان لێ سەن و دەستێک کۆنکەنمان لێ سەن و پێڵاو گۆرەویمان داکەن خستانە ژێر نەستەکە بە ناوە کۆنکەنمانە کرد بەتەرە شەو لەیە خەوتین 4 کەس لە نەسرەکە بخێت دەستی من زیایە بوو هەر ئاوا بوو نەمەزای بخێن شۆ بەرحاڵ بەیانی هەستایم سەیرەکەم پێڵاو دیار نییە نە پێڵاو نە گۆرە هیچی نەمابوو بردوویان نابا قورعان بە پێی پەتیاتمە سەر جار وابوو بەدەستی دوو بە پارەیە کرد بە پێی پەتیاتمە سەر جادەکەوان لێ وتم لێرە بچم سارێکێن ئەمیان تەکسێ فیتەرێکن بە پێی پەتی لەسەر جادێت دەچم لە سارێ ڕاگرۆستاوتیوە چیت دوای بۆ بازەکەم تۆ بم بە لە جادەی مەولەی چوم لای باخچێک جوتێ 4 جوت نعلمێن بۆ جەماعەت دەبووی بە پێی پەتی چوین فیتەرێک بانێنە سیارەکەی برد لای فیتەرەکە دامنا ئەمانە بێزاری کردبوومەوە سیارێ نەچوومەوە بەلایە سیرەکەم دوای 2 هەفتە کابرا ئەگەڕێ فیتەرەکە ڕسمێکی منی پێ لە شەمسێکا ڕسمی ئەمە ناناسم سیارەکەی دانا نهاتەوە بۆی بە شەیەکیان ماڵمان دەرگای گەراجی سێتاکی بوو ئاوا بەرزایەکی تیا بوو سۆپی تیا نەبوو سیارەکەم عادەتم کرد بوو یاران کە ناهاتمەوە خۆمێکیشا بە دەرگاکە خۆیەکرایەوە بۆی دانەبەزم بیکەمەوە خۆم پیاکیشا کرایەوە ئەیکیشایە بە سیارەکەی خۆش بتر خۆمە چوومەوە ژوورەوە زۆر شەقوشک بوو نەسڕەکە پیاماکیشا کرایەوە لە پڕە هاتەوە ئەتر بە هەیوانەکە خۆمە گرتەوە باوکمی دەوە هاتەوە شەیەکیان
چزانم من برایەکەم ژنی هێنا کچیش خاڵی خۆم هێنابوو چزانم لەو دیۆ داوەتە لە حەوشەکە سفرە ڕازاوەتە من چزانم وەڵا هاتمەوە کەلعادە خۆم کێشا بە دەرگا لەگەڵ ماستا و سفرە و هەموویم کرد لە ژوورا باوکم هەموو گیانی مازدا کاروانمان لەگەڵایە لە سلێمانیەوە کاک جەلال کاتتان باش هەموو کاتێ باش کاکە کاروان گیان ڕێز وسڵامانی بۆ کاکە پاشا زۆر زۆر سپاس دەکەم بە ناوی ئەویش کاکتان ماکتەکەم بە ڕێز کاکە جەلال گیان قوربانە مامە کاروان گیان خزمەت و ڕێزمان کرد خاوەن ڕێزی بە ساقەڵم سپاس دەکەم نامناسی تۆ کاک جەلال بە قورعان بڵێم چی گەورم گیان کام کاروان تۆ لە قەبەکەتم پێ بڵێ داخر هەورامی کارەی مرور ئەو کارە گیان هەردوو چاو ماجەکەم بە قوربانم قوربانە بم تۆ باشی لە دەورێ گەڕێمەوە باشم بە قوربانم ڕێزمانێ بۆ پیاوە بۆ جەنابی چێ زۆر سپاس دەکەم مامە کاروان گیان تۆ ڕێزی تایبەتی و هەیە بە ڕێز وەڵا حەزم کرد پەیوەندیەکتان پێ بکەم و ئەگەر مەجالی ژەوێ باسیشی ئەوەی کاتەیوانما بۆ بکەی کە گەوتبوو مەسەرەتی مرورەکەەوە هیوای خۆمان کاکەیوان کەیوان ئێمە مەمنونی من لە خزمەتانم هەر مەجالە بێ من ویستم ئەمڕۆ تایبەت بکەم بە کاک پاشا هیچ نەڵێم بەڵام ئیشەڵا بەسەر چاو مەجالی تیا بێ لە خزمەت هابن بە ڕێزن ڕێز و حرمەتمانەیە تۆ عەزیزی مامە کاروان گیان تۆ بە ڕێزی بە ساقڵ بە ڕێز بانە بم خوارد لەگەڵ بێ بە ساقڵم دەست و چاو خۆش بێت پاشا ئەمەوە لای تۆ باش ئەمە بە قوتان با بڕۆ یەک کێشەمان نییە بەس ساونای گەڕیان تۆزێکتر دەستێکی لە خۆ بە لەو دیوە کێشەی وەڵاهی کوڕە لە خاولی دەرچوو جا لەگەڵ حەمام سەرچنارا فەرقی چییە ئێرە باش فەرموو کاک پاشا باوکم هین بوو شەکری هەبوو دایما ینی لەگەڵی مەوت ئەمت پارێزکە ئەم شتانە بەس گوێی نایە پاخلاوی چاچێ خوارد هاشتی شیرینی زۆر حەز لێ بوو وەڵا ڕۆژێکیان گەزۆم لە سەلاجەکە دانا بۆ عومەر بیری خستمەوە وەختی خۆی لەم ڕۆژانە عومەر بیری خستمەوەتی گەزۆکەی باوکتە بیرێ گەزۆم دانابوو لە پشتی شتەکانە بووی نەیبینێ وەڵا باوکم بینیم ڕۆی بۆ گەزۆکە بەڵام هاتوتی ئەوە دانیشتمان وتمەوە گەزۆ خواتی نا گەزۆی چی دەمە هەمووی ئاردە چی گەزۆی هەمووی سپی بوو تاوان دەسەر ئەوە کاگەڕ پاشە حەمە جەزات خوا گوناح و شەکرێ بوو باشە لە دوکانەکەیە دانیشت بوو کوڕێکی خوشکەزای هاو فەحسی شەکرەکەی پێ بوو دکتۆر بوو با بڵێن هەر لە جیرفانیا پێی بوو وەڵاوتی خاڵەوەرە با فەحسێکی شەکرە بۆ بکەم سەدفە یادەی خۆشمان عەلاقەی لوقمەقازی پێ بوو هێنابووی لەسەر مێزەکەی حەمەزاد داینابوو دوکانەکەی کاغزگار داخرا بوو وەڵا بۆی کرد وتی خاڵە شەکرەکە زۆر بەرزە 450 وەڵا هەر ئاوای کرد لوقمەقازیەکی دەرە ناخسێ دەمێەوە وتی با حسابەکە ڕێک بێتەوە بێ بە 500 وتم ئەڵڵا وەڵا ڕێجیمە کرد بڕوان پێەکەی شەڕی لەگەڵ شەکرەکەی وتی خاڵە شەکرەکە زۆر بەرزە ئامان شیرینی و شت نەخۆی وتی چەندەیە خوا عەفوی خوالی خۆش بێ وتی 450 وەڵا هەروای کە یەک لوقمەقازی قسە دەمێوتی بە حسابەکە ڕێک بێتەوە بێ بە 500 ئای خوا عەفوی وتیان 4 ناوساجی خواردووە کاک گۆرانی دیدۆ شۆخان زۆر بەخێر بێت هەڵبەت کاکاروانی بوو ڕێزم بۆی هەیە تەلەفۆنی کرد پەیوەندی کرد کەیوانی خۆمان بەڕازیلێکی پێ بوو لە نەسڵەکەی تۆ وێرانتر کەیوان مەجی ئەی ناسی ساسە سەر لە ئێوارەکەی باران و هەور و هەڵا بوو با بڵێن لەژێر پردەکەی قالاوایە دەک لەوەیە مەفرەزەی تایە ئەیتر ئێوارەیەکی درەنگ ئەویش بەکەڵکیەوە نایە ینی لە سێ بیرە لابە 5-6ێکی تێ کرد بوو ویستبووی بچێ بە شوێن خێزانیا بە ماڵی خەزم وەڵا لە پێچەکەی ئیتر کەیوان خۆی داماوە چاوێکی نییە و ئەو باران و هەور و هەڵا و ئەیتر هەمووی تێکەڵ بووە وەڵا لەگەڵ خۆی پیا کرده بوو نایزانی بوو چوزانە مروری داما هەر یەکە بەلایەکە و تۆپ و هەیە لە شت و بیگرە و بەریە و لە تاسە و وەڵای تر هاواریان دەکرد بوو کاکە بوەستە برا بوەستە وەڵا وەسا بوو دابەزی بوو توی فەرموو توی چی فەرموو وابزان بەحاڵ لە مرورێکی بە ڕێزی شیان و لە پۆلیسێکی تویان کاکە تۆ خۆ کردوە بەم مەفرەزەیە برا تۆ ئەزانی لە مەفرەزەی چی ئەی وتبیان تۆ ئێستا ئەم هەموو زرم و کت و تۆپ و هی ناخرد لە تۆبان هەر زۆر خەتەرە لە قانونە ئەیوتبی تخواوە شوێنی مەفرەزەیە تویان بوو ئەیوتبی نابێت تۆ شتێ کورکاکە و هەموو تۆپەمان داناوە دەمت لە پێش پردەکەەوە تۆپمان بۆ تۆ دانا و هێمامان بۆ داناوێتی لامی یا بوو
وتبي والله خجالات بزق ام جاره داتا انا ورقم تلفونكم بو كان بلا ما فرازيتي هيا كوره وتبي ان ورا بشري فم او بروجي دوايا اخر جيره حتى وكو كفالت مان بو لقل كاك جزايا هر بوين بابان خوشويستي ما بو كاكارمان هر دو چاوي الله لقل حمي مرورا شي هي لقل حمى نوري ابا بلي حمى نوري خومان بله الله براي هالكونوريه والله فهم ئەوە هینە بەرنامە بەسەراتی زۆر خۆشی وام نییە بەس بەرنمەیەکمان کرد لەگەڵ یاش گۆرانیشێ لاسایی هینی کردەوە کازم سایر زۆر وەڵا چای ماچەکەم نا لەگەڵ حەمەنووری هیچ بەسەراتێکی وام نییە قوربانی باش بەس ئەمەی باوکم زۆر هەزەریەگە بیگەن باشە دێ فەرمی باوکم پرۆستات وشتی تاوا نەبوو بردمان فەحسی بۆ بکەین تر داوای فەحسی میزیان لێ کرد شتێکی مەڵایان ناینێ وڵا لە عیادەکە برمانە توالێتەکەەوە باوکە گیان تۆزە عیب نەبێت دلۆڕیۆ تۆزە پێویستمان پێوێتی بۆ فەحس نەیکرد خوا گەرما وەستاین بە دیار دەبی کە باوکی گیان دە بە قوربانم بیکە هەر نەیەکرد وڵا تەڕیکە بۆی ئاو بەردەرەوە هەر بۆی نێک وڵا لەپڕ دوای 5 دقیقە نایکەم کەمم بۆ نەکردون کاکە دوکان و خان و سیارە ناڵێن تۆزێکمان بۆ بکەرەوە فەحسە کەمم بۆ نەکردوونی یا ڕەبی خوا لێی خۆش بێ ڕۆژێکیان تا دوکانی هەبوو لای ماڵی خۆمانەوە کابرایەک هاتبوو بچێ بۆ زەرگەتە توی کاعمەر ئەم کەوە کەوی ڕاوە کڕیومە وازام پارێکی زۆری و کاتی پیا بوو با لای تۆ بێ نەیبم بۆ ماڵە بەڵێ باوکیشم ئێوارەکەی هێناوەتی ئەم کەوەی کابرایەکە لای من دایناوە لە هەڵەبجەوە هاتووە کەوی ڕاوە نەڵا لە ماڵەوە داینا منیش برایەکم هاتەوە قاپی عارەقی پێوە ئای لەو کەوە ڕێخسێ فڕنەکەەوە کورە کاکەم مەکە هیچ جابێمی نایە ڕەخسێ فڕنەکە باوک ماتۆ زۆری پێ نەخۆش بەیانی بە پەلە ڕایگرکرد بۆ خستەوە ناوی فەقیرە نازانم تر بە هیڕاو کاکە ناحەقی ناگرم بەخوا لە گۆشتی کەو خۆشتر نییە لە دنیا باش پاشا گیان بەردەوام بە قسە بکەم ئارە وەڵڵان ئاو بۆ سێتۆ نەوەسی بە قوربانت ئەنجا باوکم لادایەکی پێ وەختی خۆی بەڵێ دایما ئەمە شێ خورانا پشتی خوان لێ خوی پێچی نەکرد بۆ ڕێخۆی کرد بە نانەخانەیەەکە ئەوە بۆ کابراایکی ساوم بە ژێڕەوە بڕێکی ساوم لەگەڵ یا بوو وتی هیچ خۆی تێک نایە دوو هینی شێلا بوو تەنور لەکسەر دابەزیتی دوونانم نایە خۆی تەریق نەکردەوە عافیکە چای کەس بوو لای دکتۆرە لاڤە یەکەم جاری بۆ عینەکیان بۆ نووسی بوو ئامەنگا بوو عینەکەکەی هاتەوە نیوەڕۆ بوو یاپراخی گەڵامێمان هەڵدشت بوو وەڵا دانیش هەموو سەیرمانەکرد یەکەم جارە ها باوکە عینەکی لە چاوە وەڵا باوکم نیە ئاوایە کرد بۆی ناگیرینە یاپراخ منیش وتم ئاباوکەوە چیە ئەدە عینەکەم بەرێزە هەتی کردوی بە کیسە چیمان تۆز ئەمە گەورەی کرد ناقی نەبووە زانی پاشا شتێکی کەشێ بوو هەرچی ڕسمی هونەرمەندەکان لای بوو ئەوە چی بوو ئەوە شتێکی وان بیرە ئەوە هین بوو ئەو کاتە منتاج و هین نەبوو فۆتۆشۆپ نەبوو فۆتۆشۆپ نەبوو کاتە و سەردەمە نەبوو مسەورەکان هەبوو هەنێ ڕسمیان لا مابوو خەڵقەها لە نادی و شت خواردویانەتەوە و باش ڕسم گیراوەتر بیریان چۆتۆ نەچوونەتەوە منیشە چوومەوانم کۆ ئەکردەوە سەری خۆمانم پێوە هی نەکرد ئەم بڕێ سەرەکانم پێوە کرد زۆر بەخۆ زۆر گورە بەخوا هینێکیان هەبوو لە هۆڵی شایی کردمان با بڵێن لەگەڵ جوانە مەرگەی برامە یەک مەزموعەجلی خەتخەتیە نابوو ڕێک ئەمردی پێ ئەوە زانی چی بۆ سەر پێ دەڵم ئەزانی ئێستش پێکەنین بە ژینۆی عازف سایزە ڤینۆ ژینۆی کردبوو بەکرد ژینۆیەکی کەش بوو دانی کەش بوو لە کۆرسەکان گورە خۆ هەمومانی کردبوو بە پۆنگەوکە نەناوەزانی ئەوەی بادینیەکە گۆرانیشی تەحسین تەها بوو 5-6 کەس بووین جلی بیجامەی خەتخەتمان لەبەرا بوو بۆی هین بێ وەکو بادینی لێ بەڵێ وا ئەو کاتە تۆزێک بینی پارتیۆکێتی تەواو نەبوو ئێمەش خۆمان کرد بە سیاحەکایەک سەر بە پاسێک ڕۆشتین و هەموو دابەزینوانە شاگردەکە ڕای کرد یەکسەر مدیری سیاحەکە هاتووە ئامانزانی وەفدی پارتی گورەکەکە بادینی خۆمانی تەسویرکەین لێیە ڕازەکە هەمی جلی خەتخەت بوو باش پاشا گیان
من زۆرم ئەزیێت دای زۆر داوای لێبوردن لە جەناب دەکەم گەورە کردین یعنی بەڕاستی وە چاودڵی خۆشم ڕوون چکا زۆر دەمێک بوو جەنابتم نەبینی بوو بەس ناو بەناو لە کۆمنتی بۆ ئەنووسین ئەمەوێ ئەخیر ئیشی پاشا با بڵێن ئەخیر ئیشی هونەری و چی بوو پێش ئەوەی ئەوە باسکەم باک سێکە دوو مەرحەلە بوو مەرحەلەی لێرە هەنێ ئیشم کرد دوایی کە ڕۆشت مەسوید لێش کۆمەڵە ئیشی کەم کرد ئەمانی ئێرە بڵێن بازاری مۆسیقاکە جەماعەتی ئینسانی هەمووی چاک باشە و مساوەڕەکان بازاری کوردۆ عومەرە پشکۆل ئەوە هەر زۆر کەسێکی هین بوو لەگەڵما ئەکتیڤ بوو بەڵام لەوێ هینم لەگەڵایە دوو کوڕ دانا سەلاح و ئارازینا ئەو دوو کوڕە کە هاریکاری منەکەم زۆر ڕێزمان چایان ماچەکەم لێرە و زۆر هیلاکن لەگەڵمان ئاخر ئیشم وا بزانم خۆمی شەکی خۆم زۆر بەدڵە کردمەوەی هینەکەت ئەوەی ئیجازی ساخێکە ئافرەتەکەت ئیجازی خۆی کێشەبینەکە بەڵێ ئاخریشیش ئەو دۆبلازیەوەی هینەکە بۆی مەیمونەکە نازەمە کەس بەڵێ بینیمە دەست و چاو خۆش بە ئیشەکانە زۆر جوانە بە زۆری ئیشەکانی لەوێ بە شەوایی کە یا هەر کورە نەوڵات کاتە ڕێبکە بەس یەک بەسەرات لەگەڵ و ئارازە زۆرە زەلی بوو لێ پێم خۆش ئیشی ئیخبارمانەکرد هاوی ئیخبارێکی ستۆدیۆکە کاک بورەن ئەم وا ئیجابەکەم ئارازە بکەم بە وەزیری ڕێگاوبان و وەزیری ئەم شتانە باشە تۆزێک مواصلاتە تۆزێ برۆیم بۆ ئەستور کرد بە ماجیک سمێڵێکشم ئاوە ڕەش کردەوە و قسەی کرد لەو دەقا پێشوێ تەسویرەکە دەست پێ بکەین خێزانەکەی دوو مناڵیان هەبوو بچوو بوونەوە کاتە خێزانەکەی 4-5 تەلەفۆنی بۆ کرد کەی تاوابین ئەمیش سترێس بوو بۆ منێ پەلەپەلی بوو هەرەی کەی تاوابین کاکەم بەس یەک تۆزی ماوە وەڵا تەسویرەکەمان تاوا کرد و کوڕە دیار نەما ڕۆی کەچی دوای 2 ساعت تەلەفۆنی کردی توخواتەوە بەشەری تم بۆ کوردی تۆ حیاو شەرەفی منە بر بە پاس و قیتار ڕۆشت بووە برۆی شێمووی مازی بوویرە بیری چوو بوو وتی هاچی ئەو خەڵقەیە سەیری منێکرد نەمەزاری سەبەب چێ کە نەچوو بۆ ژۆشەکەی هەیڕەو باو لە خۆ کردووە ئاوا چوو بیری چووری سەدە کاک نەریمانگی زەنگ نەرە گیان سڵاو کاک جەلال باشی خاسەنی قوربانەوە بم قوربانە چاوەکەم باشیش تۆ حاڵە چۆنە تۆ باشی نەریمان گیان باشی قوربانەوە دەستا چۆنە ئەوتیان پاشا دانیشتووە پاشا ئاکورە پاشا لای منە ئەمڕۆ جاتۆ لەو کاتەوە ئاگار لێ نەبوو بێر ئەمرێ بەزایە چووە قوربان ناناگام لێ بووە وەڵا کاکە دەستخۆشتان لێکەم قوربانە بە خێراتنی پاشا گیانەکەم زۆر دڵخۆشم گەڕاوەتەوە قوربانە بم نەریمان گیان یەکێکە لە هاوڕە خۆشەویستەکانم یادگاریمان زۆرە لە بەرنامەی زەنگ ئەو کاتە ئیشی زۆر بڵین ئیتر ئەوەی کە ئێستا ئێکەن بڵین لاسایکردنەوەی گۆرانی بێشوەمانە بەڕاستی فکرەکان زۆربەی ئەو بوو داهێنانی زۆری کرد هەندێک ئیشی هەیە بڵێن ئەو کاتە کردێت ئێستا خەڵک بە ڕاستی وەری کردو ینی وازانە ڕاستی هات دۆبلاتی گۆرانیەکان ڕاستەکەی وایە کراسەوە منە هەرویستم سڵاوی لێ بکەم زۆر پێم خۆش بوو جۆم لە دەنگی بوو و ڕێزم هەیە بۆتان مەڕۆ نەریمان دای نەخەیتەوە ئیشم پێ ناڕۆ هەڵبەتە تۆیش ئیش زۆر لەگەڵ پاشایە کردووە و بەسەرهاتی ژێ جا ئەمڕۆ بەرنامەکەم تایبەت کردووە بەس بەسەرهات با بڵێ دەی شتێکم لەگەڵ پاشایە بۆ هین بکە وەڵی ژینەکە وتی بعد دۆبلاجێکی هین کامکارەکان بکەین وا بووە بۆی سەر چنار ئێمەش چوینە سەر چنار هەمومانی گۆڕی بوو بە جوانی ڕێگوەکو ئەوان ئەو کاتە ئالەت پیشت زۆر کەم دەستەکە و ئالەتی ڕاستیشی هێ نابوو خەریکی دۆبلاژی ئەو شتانەمەی خەڵکەکە ڕاستیات بوو ئەزانی جەماعەت کامکارەکانی دیار نەبوو جا پاشا ئەو کاتە سوورکردانەوە ئەمانە ئێمە شەمین وانەزانی ئێمە کامکارەکانی براوشتەکانی بەس بۆ بێزن کامکارێک گەڕانیانە دۆزی خەڵکەکە هەران تۆ بێزن کامکار کردوت بەگاکە ئێمە جەماعەت شتێن لەسای ئەوانەکەینەوە حەکەمی کاک نەریمان زۆر خۆشحاڵ بووین کە گوێم لە دەنگە بوو تۆ هونەرمەندێکی ئەزیزی خۆشەویستی لای ئێمە زۆر خۆشحاڵ بووم کە پەیوەندی کرد بە بەرنامەکەی منەوە دەست و چاوە خۆش بێت قوربان کاک جەلال گیان ڕێستان هەیە
هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک چاو دڵم قوربان سپاس دەکەم ڕێز و حورمەتم هەیە بۆ خانەوادەکەشت قوربانم بەڕێز چاو خۆش بێ سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کاکە نەریمان ساڵ چاوی بەختیار کوردیش ماچ کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە سڵاو لێ بێ کاک ئەحمەد گیان کاک دەلالە کاتت باش سڵاو لە جەنابی ششایب گیان تۆ باشی بە قوربان دەست خۆشە بەرنامە جوانە دێ دەکەم بە خێرات میوانەکە دەکەم یا خۆ سەرکەوتوو ئینشاءالله زۆر سپاس دەکەین قوربانت بە قورئان کاک دەلال لە دوێنێەوە زۆر ناساغم بەس یعنی ئەوەندە پێکەنیم ئەوەندە پێکەنیم نەخۆشەکەم بیرتەوە خوای گەورە شفا بە ئیشەڵڵا بە قوربانی تۆم یا خوا لەشتان سلاحی خوای گەورە دەمەتان درێژمە دەست لە باڵتانە بگرێت قوربانە بم کاک ئەحمەد گیان خوا شفا بە ئیشەڵڵا وەڵای پێم ناخۆشە نەمزانیوە جینا تەلەفۆنم بۆ کردی دەواڵمە پرسی بمان بوورە ئەو بەرنامەیەکیت باز بووم بە هیوای ئەوەی ئیشەڵڵا هەموو بینەران و بیسەرانی بەڕێز بە دڵیان بوو بێت و هیچ نەبێت لەم کاتەیە بزەیەکمان قسمێتە سەر لێویان یاخوا لەشتان ساغی سەرکەوتن ئینشاءالله ئەو بەرنامەیەک هەر تەواو بووە و دەست بە مۆنتاژ بکەم دەست خۆش بێ وەڵای تر کاگەر دەڵانجا کاک ئەحمەد ئەدمینمانە هەموویە بڕێ بۆ تیکتۆک و بۆ فەیسبوک مەمنونیم سپاسێکم پێی گەورە زۆر سپاسی جەناب دەکەین ئێمە هەموو جارێ بین بە عەزیەت بۆ جەناب داوای لێبوردنمان هەیە لە خزمەت ئێوەدام خۆشەویستیم بۆ مامە دەدا و مام برهان و کاکەی بازیشیان زۆر سپاس دەکەین بە ناوی ئەوانیش کاکێک خۆش بۆ ئێوە یعنی شاب ئێمە نەخۆش چاکەینەوە ئێستا ئارێ وەڵڵای ئێستا حالیان ئێوە چارەسەرن وەڵا پاشاگیانە منەشتی خۆشی بتووە خوای ئاوێتی بە تۆی تر ئەم شەو سبەی شەو خەریکی بە هەمووی ببڕە بە ئیسراحەت من ناشبینم کاک سامانی خۆشمان کۆرۆنای تۆ حەقە تەلەفۆنێک کرد زانمەوی تاک نەبووەوە پەیوەندی پێوە کردین شکر حاڵی باشە خوای گەورە شمای با زۆر باش لەخوا بە زیادە لە خەمادەمەش باش بۆتەوە تەواو شکر لەخوا بە زیابێ زۆر باشە کاک ئەحمەد گیان کاک پاڵچا چارەسەری کۆرۆنا و نەخۆشیەکان قوربانەوە تەمەند درێژ بن هەر هەمووتان ئینشاءالله قوربانی ئەوەکەڵێوەسی ئینشاءالله قوربانم کاک ئەحمەد گیان سپاس بۆ برای عەزیز و خۆشەویستم کاک ئەحمەد خۆشناوەتی بەرپرسی هەموو ئەدمینەکانی ئێمە لە ڕادیۆی میلی گەڕیان لە شاری هەولێرەوە ئەڵێن لاسایی زۆر خۆشەکەی نەک ئەڵێن من هەر خۆمەزانم بەڵام لاسایی زۆر خۆشەکەی تۆ یەک دوو لاساییشم بۆ بکەوە احتیادیە خۆ مناڵ خۆشە مناڵە ها لە مەکتەب کە مامۆستا پێڵێ بەتەوان ڕێزم هەیە بۆ مامۆستایمە مامۆستا ئێمەی گەورە کرد و پەروەردە کردووە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو مامۆستایەک لە هەر شوێنێ بن بەڵام تر خۆی بەسەراتەکە بەو شکڵەیە جاران وا بوو مامۆستایەک بۆن منە بە تەلەبەکەی ڵادەی هەستا گۆرانێکم بۆ بڵێ ئەیش هەڵەسێ ئەوە لەبەر مایکەکەڵ ناسمەگینان خۆی لاسایەکەمە زۆر خۆشە منی تر ئاواکەوە تا هەموو دەست بەرزەکەن ماوەتە من تر لە پڕێکی هەڵە سەڵێ ماوەتە من نەیزانم گۆران لە چوار ماوەتە تۆپەکە فوتبۆڵەکە ماوەتە من نێم لە دەستم ڕامەکە ماوەتە تۆ تۆپیارێکی ماوەتە کولەکەی ڕەحم کرد باوەکە تۆپیارێکم زەی شی تۆپیارێکە یان تەلەبێ لە سێنە لە هەستە بزانم مریشک چێخە ماوەتە مریشک ماوەتە شووتیەخوا ماوەتە گەنمەخوا ماوەتە بانێڵم ڕاستەکە ئەو کاتە خۆڵی یاخوا سەرکەوتوی پاشاگیان قوربانە خۆشەویستان ئەمڕۆ یەکێ بوو لەو بەرنامە تایبەتانەی کە لای من زۆر تایبەتە و پاشە خەجاڵەتم بۆ زەعیفی باشە مۆزعی ئێستای ئێمە چکە ئەو نەمان عارەق کردەوە ها ئیبادەی من لە جەنابە تێر نابم حەزەکە یەک هەفتە بخایەنێ بەرنامەکەم لە جەنابە تێر نابم بەڵام نە لەمە زیاتر جەنابەتی لاگەکەم نە لەوە زیاتریش لە کاتە دەگرم زۆر داوای لەبوردنی لە یەکەم بڕوا بکە کە بینیم یەکسەر ئەم بەرنامەیەم بیرکەوتەوە وتم لای کاک سامان دایانێم لای حاجی سامان بەس کە وتم برا ڕۆکرۆنایەتی وتم پاشا لە دەستم دەرناچی سوێن بەخواشەویش بۆم کردبێتی بۆ دەکەم نایڵم بڕۆیتەوە من پێی گەورە بووم بەڕاستی ئێمە زیاتر فەخر بە جەنابتەوەکەین من ئەمە ماڵی خۆمە بازاری مۆسقاکەش وەکو وتم فێرگەی خۆمە قەت من لی پەشیمانیم دایمە شانازیم پێوە کردو لەم شوێنێکی باسم کردووە هیوادارم هەموو هونەرمەندەکان وەکو ئەم پیاوە بیرکەنەوە نەک ڕێزم بۆیان هەیە تایەتی ئێستا کە باسی بازار مۆسقاکەکەی زۆر بە چاوینەوە ئەسەیریەکەکە یەک شتیش باسکەم یعنی هەنێشت هەیە ئینسان خۆشە باسیکە جێ حەقە ینی بڵێن سەسێکە مۆسیقای 6 فیلمی کوردیم داناوە ئەگەر سە لێرە باسی نەکەم کەس شتانە نازانێت باشە یەکەم فستیڤاڵی کورتە فیلم کرا من و هونەرمەند ئاکۆ عومەر ئەو دەرهێنەرەکەی بوو
یەکەم بوو لە فستیڤالەکە مۆسیقاکەنگدانە بەس بەداخەم شتانە کەس نایزانێت بۆ نمونە هونەرمەند کامەران عومەر سامان عومەر گۆرانیەکانیان تقریبەن ئەوەی کە دەستنەکەی سەفەرکەی و کامەران عومەر هەمووی من بەشدار بووم تێ سامان عومەر گۆرانی خۆشەکانی بەسێتی دڵڕەنجاندن و من ئێستا شیوایەتم ئەو کۆرداتە زۆر خۆش ئەو کۆرداتە دەکرد وایە بەسم لە چێسە بۆ منە دێینەوە کامەران مستەفا یعنی ئەوانەمووی ئیشی جوانە کراوە بەڵام لەی شوێنێکەوە باس ناکریت کەس نازانێت ئیشان و کردووە وڵی لەگەڵ ڕێزما ئێستا لەم کاتەیە پێویستە ئەو کەناڵە فەزایانە ئەم پیاوە بانکەن بەیانەکەی کەمال محەممەد ڕێزم هەیە لێرەوە هین ئەی گوڵم ڕوو لە شێ بکەم یعنی وانە هەمووی مەسقاکانی مادانیان دیاری قەراقی هونەرمەند دیاری قەراقی ینی کۆمەڵە ئیشی جوان کراوە بەس کەس نازانێت بەس تۆ یەکشت یعنی من لەگەڵ ڕێزما بۆ هونەرمەندانەکە هەمووی هاوڕێم و هەمووی برام هەمووشی بێ مقابل کراوە بەس تەنها کامەران عومەر نەبێشەد و مابیلال لەوە ینی درێخی نەکردەوە حەقی خۆمانیاوە من ڕێزم بۆ هەمویانەیە بەس حەقە یعنی باسی تۆ بکە یعنی حەقە نەخۆن ئەمە بەڕاستی یعنی هونەرمەندە بەڕێزانی کە تۆ باسکردن هەمویان مقابلەی سەر تەلەڤیزۆنیان و هەمویان چاوپێکەوتنیان هەیە بەس بە قورعان من تا ئێستا بەڵێ بەس من تا ئێستا نەمبیستووە باسی پاشا یەک کەس من چاویان ماچەکەم ڕێزیشم هەیەوان هەمووشیانم خۆشێ و موشی کەسی بەڕێزم بەس تزڕوفەکە وای لاتۆ بێ خۆت بێ بڵێ کاکەونەوەم کردو جاخن ناکرێت جاوکە کەی خۆشم بڵێ من ئەوم کردووە جا حرمەتەن پاشا بڕوا قەنەعەتم پێ بکە من حەدم نییە لە ئاستی جەنابتان بڵێم مۆسیقیم بەڵام چەند ساڵە من مۆسیقام ژەندووە ئەم هەموو شەوە ئاهەنگ و دانیشتن و تراکات و بیگرە و بەریێ زەلامێ نەی و دەست خۆش بێ لە ڕادیۆی تەکسی دوو مۆزوعم جێڕایەوتیان بەرە عڕۆ جەلال گۆڵەی ئەی دەکاکە دەبە مۆسیقاکەشم بڵێ دەست خۆش بێ خۆ من حرمەت و ڕێزمەیە بە ئەو خەڵکانە دەستی هەمویان ماجەکەم سپاسیانەکەم ئەوەی کە سەیری منی کرد بێ بەڵام بە قورعان زەلامێت کەناڵە بانگی نەکردم بڵێ کاکە وەرە تۆ کاری هونەری وەیە کەناڵ تەلەفۆنم بۆ کاڵک وەرە دوو بەسەراتی پیا بکەوتم بەخوا دووە ناون نایە وتی بۆ وتم جا بۆ بەسەرات بێ من خۆم لە ڕادیۆکەی خۆمی جەڕمەوە پێویست ناکا بێم بۆ لای تۆ عادل غەریب ئاراز ڕەحیم کاروان نور یعنی هەمووی لەگەڵیان هەرم سانی باش و ئیش باشیشمان کرد بەس بەرحاڵ گرنگەوەیە ئێمە ئەزانی وە بینەرانی بەڕێزیش بە پێی توانە هەر جەنابە دەناسن و ئەزانن کە پیاوێکی هەم لە نواندنە زۆر پێشکەوتووی هەم لە میوزیکا زۆر پێشکەوتووی و چۆنەڵی خزمەتی ئەم نیشتیمانە و ئەم هەرێمە و شاری سلێمانیش کردووە من بەش بە حاڵی خۆم زۆر سپاس دەکەم من وەکو هونەرمەندە پێزانینم بە بۆ چاوی منی ئێوە تۆش گەورەی خۆشەویستان زۆر سپاسی کاگڕێبازی دیجەیەکەم کە ئەمڕۆ ڕازیەتی مای داوای لێبردنە لێ یەکەین کارەکانی هەموو کارەکانە جوان بوون بەزەوەی ئەمڕۆی پاشا زۆر مەزبوط بوو دەست و چاو خۆش بێ هەڵبەت ئەحمە خۆشناوەتیش ڕازی هەڵێ بەرنامەیەکی زۆر جوان و سەرکەوتوو بوو سپاس بۆ کاگورهان بۆ ئاغا لەرجیان بە قوربانی دەست و کلێزم سپاسی کاکە جەزای سازەکەم خۆشەویستیم هەیە بۆ کاک ئەحمە خۆشناوەتی کا عوبێدی حەمەکیلۆ هەردوو چاو ماجەکەم تۆ عەزیزی ئێمەی سپاس بۆ ئەو هونەرمەندانەی کە پەیوەندیان پێوە کردین سپاس بۆ ئەوانەش کە نەیانتوانیوە وەرمان بگرن داوای لێبردنیان لێەکەین لەبەرەوەی لۆردی لەسەر بوو تەلەفۆنەکەمان پاشا چیت هەیە بۆ ڕادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزۆنی گەڕیان و ستافی گەڕیان من ئەوە ناڵم یەکەم جارمەکە چاپێکەوتنکەم زۆر پێی گەورە بووم من زیاد هەتا مایشم پێزانم شانازیشی پێوەکەم لەبەرەوەی هەر گەڕام و ماڵەکەی خۆم هەر لێرەش ئەگینا هیچ شوێنێکی کە و تەقدیر و لێ ناگرین ئەگەر ڕێزم ئێمە هیچمان بۆ نەکردووی تۆ زۆر لەوە زیاتر قابلە بەڵامی تر من هەر ئەو نەئەتوانم بەرنامەکە پێشکەشکەم خەجاڵەتم ئەگەر وشەیەکی هەڵەیە شتێ خۆشەویستان زۆر داوای لە ببردنتان لێ ئەەکەین ئەگەر وشەیەکی نەشیاومان وتە بێ یا شتێک خۆتان نەزانن ئەو هەموو قسەکردن و بەسەرهات وتنە هەر هەڵەیەکی تیا بێ من ئەمڕۆ بەقەی دنیا خۆشحاڵ بووم لەگەڵ هونەرمەندی بەتوانە لەگەڵ هونەرمەندی شانۆیی لەگەڵ نواندنکارێکی بەتوانە لەگەڵ یەکێ لەو عاسب سایزەرانەی کە هەمومان قەرزاری ئەم پیاوەین کە ئەو عاسب سایزەرانەی زۆربەی زۆریان فێر بوون لەم پیاوەوە فێر بوون یەکێ لەوانە کە منم زۆر سپاسیەکەم بە مامۆسای خۆم یەزانم خۆشەویستان سبەینە کاژمێر سێ ڕاستەوخۆ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست عامر تاقانە لە خزمەتان نابم یەکشەمەکەی تر هەر کاژمێر سێ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاگڕێبواری مەلازادە و کاگ باوکە نەڕۆنەکەم بە قورعان گەرماکەیە کاک بیلالی بەڕی جان
لە ئەخیرە مۆسیقایەک پێشکەشەکە بە جەنابێت. خۆشەویستان خۆشحاڵ بووین زۆر چاوتان ماجەکەین. پاشاگیان ئەمڕۆ بەرنمەیەکی تایبەتی پێشکەشی من کرد بە هیوای زوو چاکبوونەوەی سامانی حاجی عەلی کاک سامان داوای لە بردنە دەرێکەکەم کە ئەمڕۆ لە بری جەناب و بەرنامەیەم پێشکەش کرد بەخوای گەورە پاشا ئەڕۆشتەوە بۆیە حەزم نەکرد حەقی خۆی. بەڵام من کەواب سەڵتەکەم لەبەر نەکرد آخر دەکا کە پاشا ئاوا هات کەواب سەڵتێکی لەبەر کرد. دەستخۆشی بۆ هەموو لایەک تا سبەینە کاژمێر سێمەوە خزمەتان و لە خزمەتان نابم پشوشیتانەکەم لەگەڵ ڕێزمانە. بۆ ڕێکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 771 471 52 64